بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین دەخوازم کە لە هەر جێگەیەگەن تەندروست باش بن و دڵ و دەروونێکی ئارامتان هەبێت. سڵاوی خواتان لەبێ و کاتەوە هەموو کاتێکتان باش بنەرانی ئێمە لە هەشوێنەکە و بینەرمانن خۆشحاڵین ڕۆ لە خزمەت ئێوەیان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەت لە پەیامی ڕۆژەوە هیوادارین بینەرما بن و لەگەڵمانە بن لە تەوەرەکانی ئەمڕۆماندا. ئەمڕۆژ کۆمەڵی بابەتمان بۆ ئامادەکردوون تەورێکمان تایبەتە بە ئەزموونی خاتوونێک کە دوای دابڕان 14 ساڵ لە خوێندن دووبارە دەچێتەوە خوێندن و ئامادەی تاو دەکات بە سەرکەوتووی. وەک دەزانین لە ئێستاە تەنانەت گەنجەکانیش تا ڕادێک بە سەخت ئەیبین خوێندن تاوەکەن بۆیە دوای دابڕان کاتێک دەچی دەخوێنیتەوە ڕەنگە سەخت بێ بۆ ئەم خانمە ئەوە نەبووتە هۆکار بۆی کە بیوەستێنێ و نەگات بە خەونەکەی و نەتوانێت بخوێنێ بەڵکو دوای 14 ساڵ و دوای دابڕانێکی زۆر دیسان چۆتەوە خوێندن و توانیوێتی سەرکەوتن بەدەستێنێ. ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ باز لە ئەزموونی خۆیمان بۆ دەکات وەکو خانمێکی خۆنیان لە هەمووی مهمترەوەیە کە هیوا و خولیایە کە لە مێشتا هەبوو یعنی کە بەردەوامیت پێدا و ئامانج بوو بە دڵنیایەوە دوای چەندین ساڵ نابێتە ڕێگەر ئارزوت هەبێ لە بەڵێ ئازان لە تەوری دوی بەرنامەکەماندا باز لە گرنگی پێشخستنی توانەکانی مامۆستایان دەکەین. دەزانین کە مامۆستایان پێشەنگی نێو کۆمەلگان و قوتابیان و منداڵەکانمان لەژێر دەستی ئەوان جا زۆر گرنگە مامۆستا زیاتر لە هەموو چینەکانی دیکە توانست و زانیاریەکانی خۆی زیاتر بکات لەگەڵەوەی کە ساڵ لە دوای ساڵ زانست و زانیاریەکان پێشکەوتن بەخۆی دەبینێت زانست پێشکەوتن بەخۆی دەبینێت گرنگە مامۆستاش هاوشانی پێشکەوتنی زانست و زانیاری زانستەکانی خۆی زیاد بکات. لە هەمووشی گرنگتر باز لەوە دەکەین کە مامۆستا دەبێت تەکنیکەکانی چۆن بێت لەگەڵ قوتابی و لە قوتابخانەکاندا هەروەها چۆن بتوانێت کەشێکی ئارام لە نێو پۆلدا بڕەخسێنێت بۆ قوتابیەکانی. لە هەمووی گرنگتر بزانین باز لەوە دەکەین کە تا چەند گرە مامۆستا لە نێو پۆلدا پۆلەکە و یاخود قوتابخانەکە بەڕێوەبرێت و کۆنتترۆلی بدۆخی نێو قوتابخانە و نێو پۆل بکات. دەزانین زۆر جار پشێوی لە نێو قوتابیاندا ڕوودەدات بەڵام گرنگە مامۆستا ئەو پشێویە نەهێڵێت و هەوڵدات کۆنتترۆلی بکات. بەگشتی باز لە پەیوەندیەکانی نێوان مامۆستا و قوتابی دەکەین لەو تەورەیەماندا. بەڵاوەداخەوە دەزانین لێستا مامۆستایان ئەو نەکێشیان هەیە کە تا ڕادێک ئەگەر باس نەمانە بکەین جێنی گەرانیە لای مامۆستایان و هەم لای خوێندکاران لەبەرەوەی لە کوردستان هەمیشە گرفت لە خوێندن و لە سیستەمی موچە و ئەوانەیە هەبووە بەڵام گرنگیشە کە مامۆستایانی دڵسۆز هەمیشە بیر لەوە دەکەنەوە خزمەتێک بە خوێندکارەکانیان بکەن بۆ جێدەستێکیان هەبێت و بتوان بە شێوەیەکی باش وانەکانیان بڵێنەوە. ئەزیزان کۆمەڵێک پەیامنێری ژۆر دەگرین لە شوێنە جیاوازەکانەوە و زانیاریمان بۆ دەگوازنەوە بابەتی هامەڕەنگی ترمان بۆ ئامادەکردوون. سەرتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا.
ئازیزان لە تەوەریەکەمە لەگەڵتانین و بابەتێکمان بۆ ئامادە کردوون ئەمڕۆ خاتوونێک لە پامی ڕۆژ لەگەڵمانایە کە دوای دابڕانێکی زۆر لە خوێندن دیسان چۆتەوە خوێندن و توانیوەتی قۆناغی ئامادەی بەسەرکەوتووی ببڕێت و ئەمە ڕێگرنە بۆ بۆی کە بتوانێت توانای خۆی بسەلمێنێت و ئەو خوێنی کە ئەوێت تەواوی بکە کە خوێنی ئامادەیە تەواوی بکە. ئەمڕۆ لەگەڵ خاتوو بەیان محەممەد باس لەوە دەکەین کە چەند گرنگە خانمان وە بە تایبەتی هەمووشمان گرنگی بەوە بین کە بەردەوامبی لە خوێندن و دابڕان نەبێتە هۆکارێک بۆ وەستانمان بۆ نەگەشتن بۆ ئارەزوانی کە ئێمەمانەوێ. خاتوو بەیان بەخێر بێت و ئەم کاتە سپاس بۆ ئامادە بێت. قوربانم سواز بەڕێزن سواز دەکەم. خاتوو بەیان چۆن ئەم بڕیارەدا کە دوای دابڕانێکی زۆر دووبارە بچیتەوە خوێندن ڕەنگە لای زۆر بەمان ئەمە کارێکی سەخت بێ کە ماوەیەک دابڕین و دووبارە بچینەوە ئەو قۆناغە تاواکەین کە لی دابڕاوین. پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. بسم الله الرحمن الرحیم سەناو ستایش بەبێ ژمارە بە قەڵەم بەدەم دڵ و ئیشارە بە زمانی حاڵی ئەم گشتنیایە هەر لە بۆ خودای پاک و تەنیایە. طبعا هەمووی فەزلی خۆی گەورەیە. من لە مناڵیمەوە کە دابڕام لە خوێندن لە پۆلیسی متۆسا لەک و دووە معفوی عام بووم هیچ ساڵە کۆتایی ساڵ ئیمتیحانم نەیەوە. ئەو کاتە معفوشتیوە هەبوو بەدەستە نەماوە. بالضبط تقریبا 20 بۆ 22 ساڵە گەبێ دابڕاوم. ئەمە ڕای لێ کرده بووم هەمیشە کە خوێندنگا کرایەوانەیە کە ئەچوومە کۆبوونی دایکانی مناڵەکانم ئەگریام. ئەهاتمەوە تێرە گریام عنی بۆ حاڵەتی کە من زۆرم حەز لە خوێندن بووە. هیچ کاتێک هیوادارم هیچ گەنجێک لەم وڵاتەیە بێهیوانە بێ لە خوێندن. ئەو کاتی کە من خوێندنم واز لێنا و بۆ هۆکارێک ئەو بۆ باوکم جەڵدە لێیا بەهۆی ئەوانە من لە خوێندن دابڕام. من طموحیەوەمە بوو علمی تەواوکەم و طب بێنم بەڵام هەر وتم بە هەر ڕێگەیەک بێ منە بێ ئامادەی تەواوکەم. ئەو ساڵی من چوومام خوێندنگەیە بەس علمیتیانە بوو بەس ئەدەبیتیا بوو لەبەری خوێندکاری علمیمان کەم بوو عادەتەن ئێوارانە. ئیتر ئەو ساڵە کە من چوومە 5 لە بەیەک حەزمان لە علمی بوو ما باقی ئەدەبی مەجبور لەگەڵ ئەدەبیەکانە ڕۆشتم و لەخوا بەزیابێ هەر 3 ساڵەکە یەکەمی مەکتەبەکە بۆ مڵین 3 پۆلمانە بوو لەخوا بەزیابێ. زۆر باشە. خاتوو بەیان ئەگەر باز لە قۆناغەکانی ژیان بکەی لە چ ساڵێکە دابڕیت خۆدا مەژت پێکراین تەنها هۆکار باوکت بوو کە دابڕی لە خوێندنیا خود هۆکاری دیکە هەبوو وڵات لە ساڵەکانی چەند بوو بزەڵت کە 1970 بوو قۆناغی سێم بڕی ئیترۆ بوو دابڕام لە سێوە تا سێت خوێن ئەو کاتە تا سێم خوێن بڵێ. ئیتر لە دوای سێوە هەموو ساڵێک حەزمە کرد ئەو بوو هاتیشمەوە جارێکی تر بچمەوە بۆ خوێندن وتیان موالیدەکە شمول ناکە عین چەند جارێکی تر هەوڵم ماوە. بەڵامی ترەوە بوو خوێندنی ئاسۆزی ئێواران بەڕاستی هیوایەک بۆ بێهیواکان بەڕاستی ڕاستە لە خوێندن دابڕام بەڵام هەمیشە خێرێکی تیا کۆمەڵی مامۆستای ئەزیز کۆمەڵی مامۆستای دڵسۆز بە هەموو مانایەک مامۆستا یعنی نەک لە ڕووی تەنها دەرس خوێندن لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی دەرونیەوە باوەڕ بکە ئەگەر ڕۆژێک دەرونیەن قەلەق بوو بێتم چکە خێزاناری ئەبێ بەڵام سێ بکەی لە نێوان خوێندن و خێزانەکەتە هەنێ جار هەنێ هۆکار وای لێ کردی نیگەرانبی لە سعیکردن چکە دامی حەزمە کرد دەرەجەیەک وا بێنم حەزم لە دەرەجەی کەم نەبووە هەر لە مناڵیمەوە ینی ئێستا ئەم 86 مێناوە لەخوا بە زیابە معادل ڕاستە یەکەمی مەکتەبەکەی خۆمان بووم بەڵام من بۆ 96 چوومەتە تۆزێ لە ئینگلیزی ئەمە وڵاتی 96 بێنم بەڵامی تر زوروفەکە 86 ئیشەڵا ئەوە قسمەتێکە و لە چارەمایە بەڵام وەکو مامۆستاکان هەمیشە خصوصن بەیانخان توێژەرەکەمان سژیانی ئابووری وانی ئاوری پێوتوین مامۆستای بیرکاریمان بەڕاستی سشیلانی جوگرافیا هەموو مامۆستاکەمان بە ئام سژیلە بەڵام ئەم سیانە هەمیشە ئەگەر هۆکارێکی دەرونی لە هەر خوێندکارێکمانە هەبوو بێ پەیوەندیمان پێوە باوەڕکە هەموو مامۆستاکانمان باش بوون چ بیرکار ئەنی لەوات ئێستا بە حکمی بەرنامە و ڕاستە و خۆیە من ئەڵەم هەموو مامۆستاکان کەوانی پێوتم لە قۆناغی دەوە تاوەکو دوانزە ئەگەریتیا هەنێکیان لە دیا دەرزی پێوت پێتم لە دوانزە پێینەوت پێتم لە یانزە پێینەوت پێتم بەڵام من دەستخۆشییان تایبەت نەبوو خاتوو بەیان نەوەڵا هەر مامۆستاکانی خۆم زۆر باش بوون لە ماڵیشەوە ئەگەر
لە شتێکە نمونەیەک تێگەشتنمان بووی نەبوو بێ نەک هەر بۆ من ئاین جیاوازی نەبوو لە خوێندکارێک ئەگە مستەوای هەبێ لە خوێندنە یا خوێندکارێک ئەگە مستەوای نەبوو بێ لە خوێندنە بەبێ جیاوازی مامۆستای کوردیمان سشلێر باوەڕ بکە هەموو مامۆستاکە مامۆستای بیرکاری هەتا بۆ بەیانی کە داخلی ئیمتیحان بووم جوابی سوالی ئامەتەوە نمونەی بۆ حل کردم باوەڕ ناکەم هیچ مامۆستایەک کەم تەرخێ بێ بەرامبەر بە تەلەبەکەی ئەوەشەکەوێتۆ سەر شێوازی تێگەشتنی تەلەبەکە خۆی بەیان خانین تۆ لەگەڵ ئەوەی کە چوتەتەوە خوێندن ئەرکی دایکاتیت لەسرە خێزانداری تۆکو خۆت باست لێوە کرد ئایا ئەمە گرفتی بۆ تۆ دروستکرد ڕەنگەسە بینەرمان هەبێ حەسبکاوەکو تۆ بچێ بخوێنێتەوە بەڵام هەمیشە بیر لێوە کاتۆ کە کۆمەڵک بەس لە بەردەمیایەتی خێزانەکەی بێ مناڵەکەی بێ کە بچووک بێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان کۆمەلگاکەی بڵند تۆ تازە گەورە بوویت و تەمەن هەیە بۆچی ئەچیتەوە ئەخوێنی ئەمانە خۆمان هەمومان بینیومانە تا چنێک گرنگە ئەم بربەستانە بشکێنین و ئەو بۆ نەگەرن خێزانێکیشم هەبێ خۆم بگونجێنم تا ئەوەی بۆ خوێنم گەم و هەڵی خۆم بم لەگەڵێ یەکەم شە دەبێ خی گەورە بۆت ئاسان بکە دووەم هەڵ هەنگاوەیە کە خۆ دەینیت کە تۆ لە ماڵەوە چەند جارێک تکراریەکەیتەوە زۆر شت هەیە لە ژیان تا هەستەکەی چێژی لێ نبینی لە بەروی شتێک هەیە لە ژیان تا هەموو مێشکتی داگیر کردو ئەڵێ من ئەوەم نەکردووە عنی زۆر شتی خۆشی ژیانە هەستەکەی ئەو خەندی کە پێ ئەەکەنی لە ناختەوە نییە بۆ لە بەروی دامی هەست بە شکستی خۆتەکەی بۆ ئامانجۆ نەگەشتووی کە خولیات بوو بیزدەبێت بەڵام بەتەکیید هاوسەرەکەت ئەبێ هاوسەرەکەت پشتگیرکە من لێرە زۆر سپاسی هاوسەرەکەم کوڕەکەم کە ئیمساڵ تەخەڕوجی کردووە کچەکەم لە دەی ئامادەی بووە تەسحیەیەوە بۆ من لە بەروی خۆی ئیمتیحانی بۆی تۆ سعیەکەت بکە شەشی خەمی منە نەبێ لەخوا بە زیابێ هەر دەرەجەی باش بوو هاوکارێکی باش بۆ خێزان لەخوا بە زیابێت دایکم لەلایەکەوانی زۆربەی ئێوارەکان میوانی ئەو بووم لە ماڵی خۆمە چێشتی بۆ لێناوم و بۆی هێناوم یعنی هەمویان ئەیانزانی بە خوشک بە خێزان کە ئەیانزانی تەناشتە گرفتە کە لە ژیانمە خەمی بۆ ئەخۆم کەواتە پاڵپشتی خێزان کارێکی زۆر گرنگە خاتو بەیان دەمێ بزانم شێوازی سعیکردنەکە چۆن بوو لەگەڵەوەی کە خێزاندار و لەوانێ میوان و کۆمەڵێک شت یانی چۆن کاتەکانت دابەشە کرد پێم وابێت پۆلی 12 کاتێکی زۆریێت کە سعیەکی زۆر بکەیت وڵایی کاتەکان ناڵم کچەکەم یارمەتی دەرم بۆ زۆربەی ئیشەکان بەدەگمان مەگەر چێشتی جەژنم بۆ لێ ناکێتن خێناکە گەشتەوە 12 تۆش حەقی بۆ کەرەوە حەقی خۆیەتی وەڵا هەر ئێستەوە بێتتر حەقی بۆ بکەمەوە چونکە بەڕاستی تەسحەیەکی زۆریان نابۆم دەستخۆشیان لێکم کاتە دیاری کرد بوو بۆ نە بڵێ لە ڕۆژەکە ئەوەندە سعیەکەم و ئەوەندە کاژمێر یاخڵا 12 ساعت 14 ساعت سعیمە کرد جاری وا بوو شەویش سعیمە کرد ئێستا کۆتا ئیمتیحان نەخۆش بووم هەر بڕیارە ماوتمە بێ بە دەوری یەکەم خولی یەکەم بڕۆم ڕاستە جوگرافیا مێژوو ئابوورێم دەرزانە بەلای منوانێ لە چاو عیلمیەکانە ئاو خواردنەوە بووە ئەموو ئەبێ سەبێنم ئەوە بوو لە هەردووکانانەوە دوم هێنا ئابووری و مێژوو بەڵام ئەخیروانە ئەو بوو نەخۆش کەوتم بە نەخۆشی شۆکانۆلا و چوومە قای ئیمتیحانەوە تر ئەو بوو 86م بۆ بەڵام کام دەرسیان بوو نمرەکی کەمێک دابەزاندوی دیانی گەشتۆتە ئینگلیزی هەفتانێنە ئەی بەیان خان ینی بۆ مێسا تەلەبەمان هەیە گەنجە ڕەنگە دەرەجەکانی قۆناغی 12 هاتوونەتەوە و زۆربەی قوتابیان ئێستا بینیویانە هەنێکیان هەیە ڕەنگە دەرەجێکی کەمیان هێنابێ یا خۆت کەوت بێتنە خۆلی دووەم چی بۆوانە ئەڵێ کە بۆ نمونە هەلێسەوە بێهیوا بوون لەوەی کە دەرەجەکەیان کەمە یا خۆت بەجۆر لە جۆرەکان نەگەیشتون بۆ ئامانجی کە ئەیانەوێت بەڕای من هیچ کاتێ بێهیوا هیچ شتێ نەکەن بە بێهیوایی بۆ خوان هەنی هەمیشە ئەو شتێک ئامانجی کە هەیەە دیاری کە هەمیشە بەیانخانی توێژەر بە ئێمە ئەوت ئامانجێ دیاری بکەن هەمیشە ڕۆشتم بۆ دام ئەوی بەیان ئەدبینم بە قادرمەکانی محکەمەیە سەرەکەوی یعنی ئەگەر ئەو دەرەجەی من شمولی ئەوەش نەکە نازام شمولەکەیانە ئەگەر شمول بکە یانە دائیمەن ینی هەستێکی وای بۆ دروستەکردم ئەموو باو قسەی بەیانخان بێنمەدی ئامانجێک بوو لەسەر دیوارەکە نووسی بووم بێهیوامە بە قەلەقمە بە ئەمە ئەو شتێکە 22 ساڵە تا مەزرۆیی هەمیشە لە ئینگلیزی زۆر ترسام ئەموو لاواتێ دەرەجەیەک نێنم شکستم پێ بێنێ بەڵام نووسی بووم 96 ڕاستە هەفتا مێنە بەڵام ئەو 96 لێکردم سعی زیاتر بکەم ئەو هەفتایش بێنم یعنی هەمیشاڵم ئیمساڵ ئەتوانی ئەگەر تەلەبەمانێ لەواچە مستەوای یعنی وا بێت نەتوانێت ئیمساڵ بیبڕێ بەڵام تۆ گەشتویتە مەرحەلەی 12 یعنی بێهیوامە بە ئیمساڵنا ساڵێکی تر کۆڵمێ من دوای 22 ساڵاتومەتەوە باوەڕ بکە خۆم هەستێکی وان بۆ دروست بوو ڕەحلەکەم خۆشەویست
ڕەحلەکە هیچ گیانێکی تیان نییە باوەڕ بکە مامۆستاکان کە بە چێژێکەوە گوێم لێ ئەگرتن نازانم یعنی خۆم باوەڕ ناکەم و ئیحساسات توانم پێم وایە بێت ئەنی بەشێکی سەرکەوتنەکانی بەڕێزت ئەوەیە کە حەز و خولیایەکی زۆر لەگەڵ خوێندندا هەبووە ئەمە تا چەند گرنگە کە قوتابی دەچێتە نێو قوتابخانە دەچێتە ناو پۆل ینی کەشێکی وای هەبێت لە دوو دەرونیدا کە سەرکەوتن بەدەستێن و دەگات بە ئاماجەکانی وە لە هەمووشی گرنگتر لە پۆلی دوانزەدا کە چارەنووس دیاری دەکات بەڕاستی بڕۆنامەی تۆ دیاری دەکات ئەین تا چەند گرنگە لەو قۆناغەدا زیاتر بە وریایە و مامەڵە بکرێت وە تەواوی کێشە و گرنگ وەلا بنێت و تەنها و تەنها مێشک و بیر و هۆش لە لای ئەو خوێن دەبێت. وڵا ئەکید ئەگەر خوێندکارێک لە پێشە ئامانجەکەی دیاری بکە هەوڵی بۆ بە ئەبێ خۆی زۆر شتێ من میوانداریم تەرە کردبووە ئەچوون بە دەگمەم بۆ میوانداری زۆرێک لە ناسیا و خێزانەکان ژیانزانی کاتی امتحانما بە زۆری بە متیاوەرن نەهاتن یانی تۆ ئیمساڵ دوانزەی کە هاتین خۆش نییە لەگەڵمانە قسەنەکەی بیست دەبن من میوان بە تا چارەکە 20 دقەمەیانە بەزی ترە چوومە لایەکی ترۆ من سەعیمە کرد یعنی لۆمەش نەئەکرام لەبەروی پۆلی قۆناغی دوانزە بەرپرسیارەتێک لەسەر پێویستە کاتەواوی بکەیت و لە کاتی خۆیان خصوصا بۆ یەکێکی وەکو من کە دوای 22 ساڵاتومەتەوە ینی حەزمە کرد ئەو دەرەجەیە بێنم کە بزانن شایانی ئەوەم کە چەند ساڵە تامەزرۆییم یعنی حەزمە کرد نەک بەوەی خێزانەکە بۆ مامۆستاکەم بۆ بەڕاستی خوێندنگاکەم باشترین خوێندنگە باشترین ینی من بۆچی حەزم کرد لە بەرنمەیەکی وایە کە بەیانخان تەلەفۆنی بۆ کردم و هاتمان بەرنمەیە تەنها لەبەر هۆکار دێها خوێندکاری وەکو منیان پێگەیاندووە لە فەیسبوکدان بەزاندووە خۆشی خۆممدا بەش کردووە لەگەڵ برادەرانە چەندین کەس هاتووە لە کۆمنتان نووسێتی ڕێزمەیە بۆ ئەو خوێندنگە دوای 20 ساڵ منیش گەشتوم ئێستا مەرحەلە سێم ئێستا مەرحەلە چوارم هیانە تەواوی کردووە دوای 7 ساڵ دوای 20 ساڵ بەڵام ئەو بوو یعنی کە ئەوانە مەبینی ئەموو ینی گوناح ئەمانە قسەیان نەکردووە کە ینی خۆشحاڵێکی خۆیان یا دەستخۆشیێک هەر بۆ خوێندنگاکە بەڕاستی خوێندنگاکەم بە هەمومانە خوێندنگان هۆکاری ئەو جۆش و خۆشی کە تۆ هەتا ئەو هیوایی کە تۆ هەتا بەو خوێندنی کە تەواو کردووە هۆکاری ئەو دابڕانەیە یاخود هەر حەز و خولیاکی خۆتە چکەسە بۆ نمونە زۆرمان هەیە لە خوێندنگەکانە بە بێزاری و ئەڕۆن ئیهی ئەوەیە کە هەر لە مناڵیەوە لە قوتابخانەیە بوون یاخودەوەی دابڕانەکە هۆکارێکە ببووی کەیتر قەدری ئەو شتە بزانی کە ماوەیەکی زۆرە لەدەست چووە باوەڕ بکە دابڕانەکە ئەوە تا دانەبڕن حەز بەو ئازارە ناکەن من خۆم حەزم لە خوێندن بووە ینی بەدەر لەوەی کەواز بێنم حەزم لی بووە ئەوەش کەوای لێکردم دانەبڕاوم لە خوێندنەوە یعنی ئەگەر ڕاستە دەوامم ناکرد مەکتەبم نەبوو بەڵام هەر کتێبێک ئەگەر بنزانیا هەمیشە کتێبە ئەرێنیەکان مەخوێندەوە کتێبێکی مەڕمە بە تکایان بن بە مەڕ ئەوم ئەخوێندەوە ئیمڕۆ زووتر ینی هەنگاوێک زووتر پێش بکەوە بڕۆ حتا زووتر هەنگاو بنی بۆ تۆ باشترە بڕیارەکەت زوو بە ئەی درەن نییە ئەمانە هەمووی هۆکار بووە بۆ من کە ینی کۆڵ نییە ینی دەرونیە دەبێت ئامادەکارێکی باش بی بووی کە بە ئامانجەکەت بگەیت و سەرکەوتو بەدەستبێنیت بەتەکیدێ زۆر باشە زیاتر ڕۆژانە کە خەریک بووی لەگەڵ بابەتەکاندا ئەنی تەنها و تەنها ئێستا قوتابیمانەیە تەنها و تەنها لە کاتی تاقیکردنەوەکانە هەوڵێکی زۆرە ینی تۆ ڕۆژانەش لەگەڵ دەرسەکاندا کۆشر دەکرد و سعی دەکرد والله بەئەکیدی حەزم ناکرد کە ئیمتیحانێکم بێت دەرەجەی تەواوێنە حەزمەکرد هەر دەلەدا هەر 20 لە 20 ڕاستە نەشمێنات هەنێ جار هەژدا بەس ئەموو هەر نزیکم لە هۆکارێکی زۆر باشە بۆی کە تۆ لەو سەرەوە دەرەجەیەکی باش بێنی زۆر قوتابی ڕۆژانە سعی ناکات بەڕاستی نانا بەئەکیدی ئەگەر ڕۆژانە لەگەڵیانە ڕۆی پۆلی 12 سەختە دەبش بەس مێژوەکەمانە ئەگەر تۆ من ئیمتیحانی جۆگرافیت بەشی 7 و 6 بەس پرسیارم خوێندەوانێ ها پرسیاری مەلزەمە بەس پرسیارم خوێندەوە لە بەروی ڕۆژانە لەگەڵی ڕۆشتم هەنی سوال هەر ئەسڵەن نەمخوێند بوو کە هاتە بەردەستمە و مامۆستا بۆ هێناینەوە ئەمزانی لەخوا بە شێوازی زارەکی سعیتە کرد یاخود هەیە بە نووسین سعیەکە یاخود هەردووکی بەکارە هێنا بۆ ئەو تەکنیکی کە هەردووکی هەندێک جارگەگوێ لە سەڵتی خۆت نەبێناتەوە مێشکە لە قای ئیمتیحانە هاتوو بەیان پلانت چییە دەتەوێت لە چ شتێکا بخوێنی لە چ بوارێکا بخوێنیت و دڵنیام دواتر شەر ئامانجی گەورەتر دەبێت ئینشاءڵڵا وەڵا جارە نازانم دەرەجەکەم کوێ ئەبێت بە قسمەتم حەزەکەم ئەگەر وا بتوانم ئەم توانایی ئێستەم هەبێ و ژیان بوارم بات
حەزەکەم لە قۆناغەکانی ئەو مەرحەلانەشە هەر یەکەمی بەدەست بێنم بۆی ئیشەڵا بڕۆم بۆ قۆناغەکانی تریش حەزم لێ تازە هەر بەردەوام بە دیاریکراوی ئەوتەمەنی توە زۆر بیان زمان عەربی زۆر باشن تۆ زمان باشە تێگەم بەزانەوە قسەی بێ بکەم بە دیاریکراوی حەز لە چی وەشەکە ئەگەر بۆنمونە دەرفەت هەبێت و لەو بەشەوە بگیرێت من وەڵا بە حکمی ئەوەی عەربیەکە توانای تێگەشتن باشترا قانونم حەز لێیە ئەگەر ئەوەش ئانی ئەها بەپێی بووە عینەکەی خۆم حەزیشم لە لوغاتی ئینگلیزیە لەبەرەوەی ئەو دوانە هەردووکیانەبی بە شەرێکی تریانی دوو ئەوی بەدوان هەم عەربیەکەت باشە بێ هەم ئینگلیزیەکەش باشە بێ حێکی زۆرە هەیە ماشاءالله ئینشاءالله بەدەستی هێنیت و هیچ شتێک مەحاڵ نییە تا چەندێک ئەمە بۆتە هەندانێک بۆ مناڵەکانت کە چاو لە تۆ بکەن یانی ئێستا باس لەوە کرد کە کوڕەکەت تەخەڕوجی کردووە کچەکەشت هەر لە خوێندنە ئەمە وا لەوانەکە کە هەنگاوی گەورەتر بنێن کاتێک دەبینن دایکیان دوای دابڕانێکی زۆر چۆتەوە بەرخوێندن ئەمە هۆکارێک نییە بووی کە ئەمانیش هەوڵی زیاتر بن لەو خەونی کە هیانە لەو بەشەی کە ئەیانێ بخوێنن پێ بگەن بە ئەکیدی ئەوانیش هەر خەونی سەری منیانە کرد ینی ئێستا دوێنێ کچەکەم پێوتم دایکە هەستە کرد دەوری دووەمە هەبووە ئەموو لەبەرەوەی تا بیری کتێبەکەکەم حەزم لێتی بەس لەبەرەوە دەوری دووەمەمە بووە لەبەرەوەی کتێبێکە بێ سەعیتیا بکەم ینی تا مەزرێت هیچ بێتاقەت نیم ینی دیکرار بکرێت و ئیمتیحان ئامادە ئیمتیام دیز ئیمتیحانکەم و حەزم لێتی زۆر باشە خاتو بێن ینی پەیامەت چییە بۆ قوتابیان ینی ئەوانی کە کۆشش دەکەن ئەوانی کە گەنجترن ماشەڵڵا لەوانەیە مێشکیان زیاتر باشتر وەری بگرێت بە چاو کە بەڕێستانە خێزاندان و مناڵتانێ و ینی تەمەنێکیش بەڕێتان کردووە بەڕاستی قورسە بتوانیت مێشکێکی زۆربەی بەم خوێندنە تەنها ئەوە نەبێت دەگەر ئامانجێک و هیوایەکی بەهێز لە پشتی ئەمەوە نەبێت بەڵام تۆ پلان ینی پەیامت چییە بۆ قوتابیان کە بتوان سەرکەوتن بەدەست بێن پەیامەوەی هیچ خوێندکارێک خصوصا نەگەر جارێ خێزانارین لە ماڵی دایکان مەسئولیەتیان نییە مناڵیان لە دەرەوەیە خۆیان تاڕۆمە مناڵێکم تووشی کیشەنە بێ یا زۆر شت هەیە کە بربەستە بۆ ئافرەتێک کە خێزانار بێ بەڵام لە تاوکو گەنجن ئەتوانن هیوا و ئامانجی خۆیان بێن نەدی لەبەرەوەی هەوڵی بۆ بن هیچ کاتێ بە هیچ شکستێک شکست ئەوەیە کە نەتوانی هەستیتەوە شکستەوە نییە کە کەوتی تو نەتوانی هەستیتەوە ئەوە شکستە ئەگەر تۆ کەوتی بزانە چۆن هەڵستیتەوە عنی هیچ شتێک وەکو کەوتن نییە کە لە کاتێکە ئامانجێ نەبێ ئەرێنی بیر نەکەیتەوە لەو باوەڕام کە کەوتی ناشتوانی هیچ هەنگاوێکی تر بنێ بەڵام ئەگەر ئامانجێکە بێ ڕێگەی ترە دۆزیتەوە وەسایلێکی ترە دۆزیتەوە بۆی بگەی بۆ شتێکە خۆ دەتەوێت بەڵام بە ڕێگەیەکی کە لەسەر هەم ژیانە نەکەی هەم لەسەر کەسایەتی و هەم لەسەر ئاینەکە و پێشەمو شتێ لەبەرەوەی هیچ ڕێگەیەک ئەبینین زۆر بەرگێمانەکەی بۆ ئەم تاقیکردنەوەوانە ئیتر تا چەند ڕاستن ڕاستنیە ئێمە نایزانین ئەوە خۆیەک هەیە کە شایەتە من ئێستا بۆ لای خوێندکار دروست کرۆ تا چەند گرنگە بەڕاستی خوێندکار گوێ نەیە بەمانە ینی بەدوای ئەویانە گەڕەکە بۆنە ئەسئیلە فرۆشراوە سەماعە هەیە یاخود ئەمانەی ئەم تەکنیکانی بەکارهێنێ ئەوەندەی خۆیان خەریک ئەکەن بەم بابەتانەوە بتوان هەڵی خۆیان بن ئەمە کاریان تێنە کالەوەی کە سار بنەوە لە سعیکردن یانی دەبینین بە تایبەتی ئەم ساڵ زۆر ئەمە دەنگدانەوەی هەبوو دوای پۆلی دوانزە بەجددی ئەوێ بیری لێ نەکەنەوە لەبەرەوەی تۆ ئامانجێکێت تۆ بەڕێی ئەو ڕێگەی کە شەرع بۆی داناویت و بەەوە بەدەستی ئێنی من ئەگەر ئێستا سەبێنم شتێک ئەگەر مافی خۆت بێت تایبەتمەندێکی تری هەیە چێژێکی تری هەیە ئەزانی بە چ ڕەنجێک هێناوتە بەس تۆ کە بۆ شێوەیە هێنا باوەڕ بکە ببی بە بچیتە عنی کامشتە شوێنە بەرزە هەمیشە ئەوە دەرونیان ئازارتێت ئەگەر خصوصن هاوڕێکیشە بزانێت کە تۆ بۆ ڕێگەیەگەیشتووی ئەجا بە لە هەمووی کە خوا شایەتی هەموو مۆزوعەکانە باوەڕ ناکەم هەر کەسێکیش بەو شێوەیە بگە خوا لە کۆتاییشا بێ هەر شکستی پێێنێت خاتون نەرمین زۆر جار کە دەبینین خۆت نیەتە بووە کە 96 بێنی بەڵام ئەو نمرێت بەدەستێنەوە قوتابیەکی زۆر هەیە کاتێک کە نمرەکە وەردەگرێتەوە تووشی نەخۆشی دەرونی ئەبێت تووشی خەمۆکی ئەبێ زۆر جار بە لە دوو نمرە کەمتر لەوەی کە لە مێشکیا بووێنایەتی تر لەوانەیە و ساڵە نەچێتەوە بۆ خوێن یانی تا چەند گرنگە کە تۆ ئەو نمرێشە بۆ هاتۆ قبوڵی کە یان ئەوە تا ڕێگای دیکە هەیە بیخیتە ساڵێکی دیکە یان هەر زۆر قوتابی هەیە هەر نایە بچێتەوە بۆ ساڵێکی دیکە بخوێنێت یا ڕەنگە بتوانین لە کۆلەگەشەکە تایانی یەکەم بیتەوە و دووبارە خەریک بیتەوە ئەتوانیت توانی بۆ ڕێگەی بەڕێزە فەرموود
هەوڵ بیتەوە لە هەمان کاتە ئەو دەرەجێ منێناوە حتممەەوە چارەنووسی منە من خوشکەکەم هەشتای هێنا لە فیزیایە ئەو کاتە علمی بوو هەشتای هێناوتمان دانیشەوە هەشتای تۆ نییە و تۆ باشی ساڵی دواتر هەشتا نوێنە باوەڕکە هەر فیزیا وەریگر یعنی چارەنووس چیت بۆ دیاری بکە هەرەوەیە هەر خی گەورە چی لە چارەمانوسیوێ هەرەوە بێت کەواتە ئامژگاریمانەوەیە کە هەوڵی خۆتان بن بەڵام تر دوای ئەوەش ئەگەر دەست نەهات بێگومان با زۆر باست لە قوتابخانەکەت کرد لە مامۆستاکانەکرد جاتەوەری دۆمیشمان هەر تایبەتە بە پێشخستنی توانای مامۆستایان ینی ئەو مامۆستانی کە لێرە گوێ لە ئێماگرن چەند گرنگایە ئەوها یارمەتی خوێندکار بن ڕۆڵیان هەبێ بنمونە باست کرد ڕەنگە لە ڕۆژانی ئاساییە لەو کاتانی کە مامۆستاکە لە کاتی پشوایە تۆ تەلەفۆنی بۆ کردبێ ئەو جوابی پرسیارێکی یابیتەوە ئەو نەخەم خۆرانە لە تۆ و لە قوتابیەکانی ڕوانی بێ ئەمە تا چەندێک گرنگە بۆ مامۆستا بۆ خوێندنگە کە ئەم هەلە بڕخسێنێ ئەم کەشە بڕخسێنێ بۆ خوێندکار تاوەکو خوێندکارەکانیژی ئەنجامێکی جوانتر بن بەدەستەوە بەئەکیدی مامۆستا ئەبێ هاوڕێ بێ لەگەڵ خوێندکارەکانیە من خۆم ئیمتیحانی بیرکاریمان بوو لە شەستەکە ئەو بوو بە فرباری تەلەفۆنم کرد بۆ ئیداری مەکتەب لای ماڵی ئێمە سەخت بوو نەمانەتوانی بگەین ئەم مەنتیقەیە بۆ سەروێ ماڵی ئێمەش تقریبەن نەمەتوانی بگەمە مەکتەب تەلەفۆنم کرد بۆ ئیدارە بە تایبەتی سیارەی ناردۆ بە شوێن ئەم خوێندکارانەیە کە بووی بەشدار بینە لە تاقیکردنەوە ئەگەر خەمخۆری بەڕەوبەر لەویان ئەڵێ قەیچەکە باکە دواکەوێت یعنی من ئەرکم کێشاوە سعیم کردووە ئەو تۆ سعید کردوڵاتە جارێکی لە ئەو چێژە نەبێ بۆ سعیکردنە ئێمە گیاندووە هەموو مامۆستایەک پێویستە هاوڕێ بێ لەگەڵ خوێندکارەکانە بەبێ ئەوەی کە جیاوازی بکە من پەیوەندیم هەیە لەگەڵ هەنێ لە خوێندکارەکانی برادەمە کە تۆزێ لاوازترن وتومە تەلەفۆنکە بۆ فڵان مامۆستا بەخوا تویتی بەخوا بۆ منیش یعنی زۆر دەرونیە مرتاوتمە لەخوا بەزەوێکە و مامۆستا فەرقی من و ئەو خوێندکاری نەکردو کە لاوازترە لە من یعنی هەنێ جار هەیە لەواچە مامۆستا چانسی خۆی لە خوێندکارێکە تاقی کاتەوە بیزەبت ئەڵێ لە بەروی سبێنێ ئەڵێ ئەو مامۆستای من باشە بەڵام بە ئەکیدی من مامۆستاکانی خۆم دەستی یەک بەیەکیان ماچەکەم لە بەروی بەڕاستی دڵسۆزن بۆ خوێندکار بەڕاستی من ئەڵێم حەقا مەکتەبی ئاسۆزی ئێوان بڵێن بۆ هیوایەک بۆ بێهیواکان من ینی ئەو ئومێدی ئەگەر چی لە ڕووی بیناوە زۆر لە دواوەیە بینایەکی کۆنا ینی لەبا لێرەوەم داواکاریە بکەم وەزارەتی پەروەردە خێرخوازان ینی زۆری قوتابخانەکانمان لەم معاناتانە خصوصەن ئێوارانەکەوێتە بەشی بەرە و هەتاو نامێنێت ینی زۆر سارد بووە ئەو پۆلانە بەر سەرما جاری وە بۆ ئاگاو لە دەرزەکە نەبوو تاند گەرمکەرەوەی پێویستیشی لێ نیە لەو زۆر ینی لە هیوادارم وەزارەتی پەروەردە خێرخوازان چاک بۆ ینی ڕۆڵی ئەم نیشتیمانەتە ئیتر هەر لایەنە بین هەر گرروپێک بین گرنگەوەی ئێمە هیوایەکین بۆ دوا ڕۆژ و بۆ ئایندە هیوادارم لە ڕێ بەرنامەوەش بگات زۆر سپاس بۆ خات و بەیان محمەد دەرچی قۆناغی ئامادەی و ئینشاءڵڵا خۆی گەورە سەرکەوتن زیاترتان پێ ببەخشێت خۆش بێ زۆر سپاس دەستان خۆش بێت بەڵازان خۆشەویستان هۆنیان پێم وابێت هەر پێیوەست بەم بابەتە خاوەن پێداویستێکی تایبەت لە سەی سادق ئەویش توانیوەتی نمرەیەکی زۆر باش بەدەست بێنێت و قۆناغی پۆلی دوانزەی ئامادەی بەسەرکەوتویی تەواو بکات پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە سبب وقوع الفعل واتشي أكا سبب يرودان كاركمان بومن كاتوا تناوكا بورو كردو واتا أتواني بشكين أتواني ببيش فعلك الخير شما بود روز نابد رزم لما مساك أبدا من شانيا فايق دانشتوی قەزای سەی سادقم لە ئامادەی بەختیاری تێکەڵاو خوێندکاری دوانزەی وێژەیم توانیومە پلەی سێمی ئاستی قەزاکەم بەدەست بێنم کە سەی سادقە و دووەمی سەرجەم نابینەکانی لای خۆمان بووم و هەروەها توانیومە بە تێکڕای 91.33 ئەم قۆناغە تێپەڕێنم سوپاس بۆ خوای گەورە و لەگەڵ ئەوەشە هەرچەندە لە شایستی زیاتر بووم و خۆم بە شایستی زیاترە زانی و چاوەڕوانی دەرەجێکی زیاتر بووم بەڵام بەهۆی کۆمەڵی هۆکار و تێکچوونی جیهاز و کۆمەڵی هۆکاری
خراببوونی منهاجەکەم کە کێشی بۆ دروستەکردن منهاجەکەم زیاتر بە مۆبایل سەئیمە کرد بەهۆی نەبوونی کارەبا لە هەنێ حاڵەتە نەمەتوانی سوود لەوانەکان وەربگرم بە پێی پێویست ئەمە ژوای کرد کە تێکڕای مندا بەزێ بەم ئاستە هەمیشە داواکارم لە خۆی گەورە کە ئەمرە بە نسیبی هەموو کەسێ بکات و بە تایبەت بۆ نابینا چونکە بەشدی نابینایان پێویستە زیاتر لە هەموو کەسێک لە خۆی گەورە نزیک بن بۆ ئەوەی زیاتر خۆی گەورە هاوکاریان بێ سوپاس بە خۆی گەورە کەسێکم کە لە خۆی گەورە و نزیکم و هەوڵێم زیاتر و زیاتر پەرە بەتوانەکانم بم لە ڕووی دینیەوە چاوەڕێی زۆر زیاتر بووم سەرەتا وەکو سیرمە کرد کە دەرەجێکی زۆر کەمە بەڵام دواتر بیرم کردەوە کە خۆی گەورە هیچ شتێ بەسەر کەسێک ناهێنێ ئیلا ئەگەر خێری تێدانە بێ لەبەر ئەوە هەستێکی زۆر خۆشم هەیە دڵخۆشم بەو دەرەجەی کە بەدەستم هێناوە ئێستا مفعول لأجله منصوب دبيت مصدر أولا أن يكون مصدرا قلبيا وأول شيء دبيت المفعول لأجله زیاتر بە ڕۆشتنەوە دانیشتن بەکار ناهێنم هەر کاتی دانیشتن بەکارهێنا بێت نەمتوانێت دەرەجەی پێویست بیبی واتە شتەکە لە دڵەوە بێ وەکو حۆ کارەها ئەمانە قەلبین بەڵام ذەهەبە قەلبین نیە واتە ڕۆژ فایق حسێن ساڵە باوکی شانیارم مەمنوونی مامۆساکانم سپاسیانەکەم ئەوەی یارمەتییا و دایکی مناڵەکان و هەموو کاتی خۆیمان بۆ پشت و بەخوا نەتەلەڤیزیۆنمانە کرد و یارمەتمانەوە و ئەوەی بێتاقەتی وایە سەرخۆشیمانی لەها کرد و ئیتر سپاسی ئاوڕێکانێکم زۆر عەزیەتیان کێشاوە و دووسێ کچە و هاوردویانە و بردویانە زۆر مەمنونیان هەم ئەوان یارمەتیانە و مامۆساکانی بەڕێز بوون و سەرپەرشتیان کرد و ئەم جۆرە بابەتەکان ئەخوێنێتەوە دووبارە سڵاتان لە بێدازان و خۆشەویستان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی توانستی و توانای مامۆستایان دەکەین لە هەموو بوارە جیاوازەکانیدا چ لە بواری زانست و زانیاری بێت کە مامۆستا بەدەستی دێنێتەوە دواتر پێشکەش بە قوتابیەکانی دەکاتەوە هەروەها تەکنیکەکانی وانەوتنەوە و لە هەمووشی گرنگتر پەیوەندیەکی دروستی نێوان مامۆستا و قوتابی وەروها باز لەوەش دەکەین کە چی دەبێتە هۆکاری ئەوەی کە مامۆستایەک ببێتە مامۆستایەکی پێشەنگ لە قوتابخانەکەیدا و کاریگەری زیاتر بێت لەسەر قوتابیەکانی گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شیڤان ئەحمەد ڕاهێنەر مامۆستایان زۆر بەخێر سپاس بۆم دەرفەت زۆر سپاس بۆ ئێوەش خوا بەخێر ئەوساگەرمان لەو دەست پێ بکەین مامۆستا چۆن دەتوانێت بێتە مامۆستایەکی پێشەنگ چۆن دەتوانێت بێتە مامۆستایەکی کاریگەر لە قوتابخانەکانی دەواتە ئەو ڕێگا و میکانیزمانە چین کە مامۆستای دەتوانێت ناوبانگی هەبێت لە قوتابخانە و لە شارێکدا زۆر باشە بەناوی خودای بەخشندە و میهرەبان درود و سەلام لەسەر دیداری و پێغەمبەرەی کە گرنگی بە زانست و زانیاری و خوێندنداوە دیارە هەر مامۆسایەک بێتە ئەستێرەیەکی دیاری قوتابخانەکەی و ناوچەکەی و لەسەر ئاستی پەروەردەکەی ئەبێ ئەو ئەرکانەی کە لەسەر شانێتی وەک مامۆستا بەڕێکوپێکی ڕایپەڕێنێ ئەو ئەرکانە چین کە مامۆستا هەیەی لەسەر شانێتی ناو قوتابخانەکە جێبەجێکە یەکەم پەروەردەکردنی تاکەکانی ناو کۆمەلگا دووەم فێرکردنیان سێم هۆشیارکردنەوەی تاکەکان ئەم سێ ئەرکە سەرەکیەی مامۆستا کاتێک مامۆستا ئەم سێ ئەرکە ڕائەپەڕێنێ ئەو کاتە ئەتوانین بڵین ئەم مامۆستایە ئەبێتە مامۆستایەکی دیار و ئەبێتە مامۆستایە کە بەڕاستی ئیشەکەی خۆی ئەنجام داوە بۆەوەی ئەم سێ ئیشەش ڕاپەڕێنێ پێویستی بە کۆمەڵێک شتە بۆ نمونە گرنگترین شت کە بۆ ئێستای مامۆستا گرنگە نوێبوونەوەیە نوێبوونەوەی ئەو زانیاریانەی کە مامۆستا هەیەی تواناکانی ئاگاداربوون لە پێشکەوتنەکانی ڕۆژ چۆن مامۆسا هاوتەریب لەگەڵ زانستە ئەڕوات چۆن هاوتەریب لەگەڵ پێشکەوتنە زانستیەکانە ئەڕوات ئەمە یەکەم تایبەتمەندیە کە ئەبێ لە مامۆستایە هەبێت تایبەتمەندیەکی ترەبێ مامۆسایەکی خوێنەوار بێ ئەمە جیاوازەیەکی زۆر هەیە لە نێوان کەسێک کە دەزانێت بخوێنێتەوە گەوە کەسێک کە دەخوێنێتەوە ئەم دوانە جیاوازەیەکی زۆری هەیە ئێمە زۆر بەمانێت توانین بڵێن لە 95 خەڵک خوێندەوارە بەڵام چەندێکی خوێنەرە مامۆستا نەخوێنێتەوە تەسەور ناکەم بتوانێت پێش بکەوێت و بێتە ئەستێرەیەکی دیار خاڵێکی تر سوود وەرگرتنە لە ئەزمموی کەسانی تر کەسانی شارەزا کەسانی بەتوانە کەسانێک هەن کە لە بوارەکەی قوڵ بوونەتەوە شارەزایەکی ئەژگار زۆریان هەیە چۆن ئەم مامۆستایە ئیسفادە لەو ئەزمونە بکە خاڵێکی تر ڕاوێشکردن
ڕایشکردن بە کەسانی بەتوانە دیسانەوە ئەمەش ئەبێتە خاڵک بۆی ئەم مامۆستایە بتوانە بێ و گرنگی بە بوارەکەی خۆی بدە و چەندین تایبەتمەندی ترمان هەیە کە ئەکرێ مامۆسا بەهۆی بێتە مامۆسایەکی دیار و پێشکەوتو لە قوتابخانەکەی و لە ئاستی پەروەردەکەیە. مامۆستا یعنی ئێمە هەر لەگەڵ بەدەستهێنانی شەهادە یاخۆڵ بڕوانامەیەک ڕەنگە تر مامۆسا بیر بکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو قۆناغی تێپەڕان و تر ئامادەیە دەست بڵێتەوە بەڵام ئەم نیۆبوونەوەی لە مامۆستایە ئەم پێشخستنە ئایا پێویستەکە تا چەندێک بەردەوام بێ ئایا پێویستکە هەموو قۆناغێکی خوێندن بێ یاخود هەموو مانگێ بێ یاخود هەموو ڕۆژێک کە تۆوانێکی تازە ئەڵێتەوە ئەم مامۆستایە نیۆگەریە گۆشەوازێکی جیاواز بە خوێندکارەکانی بڵێتەوە کە ئیتر جیاواز لەوانەیە پێشووتر کە دنیا ئیتر بەرەو پێشترەچێ و سەرچاوی زانیاری زۆرترە و ڕێگەکانی وانەوتنەوەش لە ئێستادا زۆر جۆرا و جۆرە. ڕاستە وەڵاهی ئێمە ئەگەر سەیری ژیانی پێغەمبەرەکەمان بکەین سەلامی خوای لەسەر بێ پێمانە فەرمێ لەو ڕۆژەی کە لەدایکە بن تاوەکو ئەو ڕۆژەی کە ئەمرێن بە دوای زانست و زانیاریەوە بن ئەمە شاڕێگەیەکە بۆ ئێمە کە بەردەوامی ئێمە پێویستمان بەچی هەیە پێویستمان بە خوێندنەیە پێویستمان بە نوێبوونەوە هەیە یعنی من ئەڵێم خۆزگە بە مەرجدا بنرایە لەسەر مامۆستا کە ئەبێ بەردەوام هەموو ساتێکی لە نوێبوونەوەی بێ هەموو ساتێکی لە بەرەو پێشچوو نابێ دواتر باسی ئەەکەین بۆ ئەم بەرەو پێشچوونە گرنگە بۆ مامۆستا تاوان یۆهان گۆتە قسەیەکی زۆر جوانێ لەم بارەیەوە ئەڵێ خراپترین مامۆستا ئەو مامۆستایە کە تەنها ئەوە بزانێت کە پێویستە قوتابیەکانی بیزانن ئەگەر هەر ئەمەندەی زانی هەر لەبارەی مەنهەجەکەەوە شتی زانی ئەوە خراپترین مامۆستایە ئەی چ جای مامۆستایە کە هەر لە ناوەڕۆکی بابەتەکەی شارەزایەکی ئەو توێ نەبێ بەڕاستی ئەمە کارەسات ئەخڵقێنێ و وای لێ دێ کە سوکاری ئەم خوێندکارە متمانیان بەم قوتابخانەیە نامێنێ متمانیان بەم مامۆستایە نامێنێ ئامادەنی مناڵەکانی خۆیان بنێرن بۆ بەردەسی ئەم مامۆستایە شکستی خوێندکاری لێ ئەەکەوێتەوە دواتر دەی ئەو جار چۆن بڵێ ئەوەی کە کەرتی تایبەتە برێوە سێنێ کاتە خوێندن بەهای خۆی لە دەست ئەدا و چۆن بڵێ وەک بزنسێکی بچووکی لێدێ وەک ئێستا خەریکە هێواشی واژوای لێدێ نوێ نەبوونەوەی مامۆستا بەدوادان نەچوون بۆ زانست و زانیاری وا ئەکا متمانە لای دایک و باوک لاواز بێ چونکە ئەگەر ئێمە نمونەیەکی واقعی لە ژیانی خۆمانە بێنینەوە من ئەگەر سیارەکەم پەکی بکەوێ ئامادە نیم بیبم بۆ لای فیتەرێکە شارەزایی نییە و فیتەرێک کە بە کۆمپیوتەر و بە وەسایلی پێشکەوت و سیارەکەم فەحسەکە من ئەیبم بۆ لای ئەو فیتەرە ئامادە نیم بۆ لای کەسێک کە بە بیرکردنەوەیکی کۆن خەریکە سیارەکە و ئۆتۆمبیلەکەم چاکەکە هەماشتیش بۆ دایک و باوک ڕاستە ئەوان هەمیشە ئەیانەوە مامۆستاکان مامۆسای منداڵەکانیان مامۆسایەک بێت لە لووتکەیە بێ مامۆسایەک بێ کە لە ئەو پەڕیزانست و زانیاریە بێ و گرنگی نوێبوونەوەش لەوەیەتە کە بە بەردەوامی زانست لە پێشکەوتنە هەیە بە بەردەوامی تەکنەلۆژیا پێشەکەوێت ئەبێ مامۆسا لەگەڵ ئەمەیا بڕات بۆ چکە خوێندکار لە ماڵەوە کۆمپیوتەری لەبەردەسایە مۆبایلی لەبەردەسایە مامۆساوی کە باسیەکانی چەند ساڵ پێش ئێستا ینی لەو ژینگەی خۆیەوە دێ بۆ قوتابخانەکە بینێ مامۆسا زۆر لە خۆی هەژارترە چکەم کۆمەڵێک پۆستە بینێ کۆمەڵێک ڤیدۆ بینێ لە یوتیوب هاتووت لە بڕی تەکنەلۆژیا ئەوەندە ئاسان بەدەستی خوێندکارەکە زۆر جار خوێندکارەکە ڕەنگە معلوماتی لە مامۆستا زیاتر بێ لە بەرەوەی بەدواداچوونی ئەو کاتە مامۆساکە تووشی جۆرێک لە بێمتمانەیە بێت تووشی جۆرێک لە داڕوخانە بێ ئێجا خۆ من ناکرێ هەموو ڕۆژێک ئەم شەرمەزارێ بۆ خۆم قبول بکەم ئەبێ چی بکەم هەوڵی پێشکەوتن دەم واتە ئێستا پێشکەوتن لە شتێکی اختیاریەوە بۆ مامۆستا شتێکی اختیاری و بۆتە واجب تاوام لەوەیان نەماوم ئایا هەوڵ بدەم یانە خۆم پرچەکەم یانە خۆم پرزانیاریکەم یان نە ئێستا ناچارم چونکە ئەو خوێندکارانەی کە دێنە بەردەسی من ناکرێت زانیاریان لە من زیاتر بێ و مامۆساش پێشڕەوی کۆمەڵگایە یعنی ئەگەر نوێ نەبیتەوە ئەکەوێتە دوای هەموویەوە نەک پێشڕەوی زۆر ڕاستە مامۆستا دروستترین ئەو تایبەتمەندیانە چین کە پێویستە مامۆستا ئاگاداری بێ لە کاتی وانەوتنەوەدا لە کاتی پەیوەندیدا لەگەڵ قوتابیدا ینی باشترین تایبەتمەندیەکان چین کە دەبێت ئاگاداریان بێت وەڵاهی چەند تایبەتمەندی و سیفەتێکەکە وەک لە سەرتا نزیکەی تایبەتمەندیەکمان باس کرد ئەوە لە ڕووی پیشەیەوە لە ڕووی کەسایەتیەوە ئەبێ ئەم مامۆستایە خاوەن لێهاتوویەک بێ لە زیرەکی کۆمەڵایەتیە واتە چۆن پەیوەندی دروستەکە لە نێوان خۆی و خوێندکارەکانی لە نێوان خۆی و ئیدارەکەی و لە نێوان خۆی و کەسوکاری خوێندکارەکانە چکە ئێمە نابێ ئەو پشتگوێ و خوێندکابێ مامۆستا پەیوەندی بتەوە بێ لەگەڵ دایبابی خوێندکارە بۆ چکەگەر لە قوتابخانە کێشەیەک ڕوبەڕووی بیوەیەوە مامۆستایە
لە ڕێگەی دایک و باوکی خوێندکارەکە و بتوانێت زاڵ بێ بەسەرم کێشەیە ئەوم کێشەیە چارەسەر بکە ووا بکە ئەم خوێندکارانە مامۆستاکەیان لە هەموو کە زیاتر خۆش بێ چکە عادەتەن مرۆڤێکی خۆشویست گوێڕایەڵیەکە کاتە ئەگەر ئێمە توانیمان لە ڕێی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمانەوە لەگەڵ خوێندکارەکانمانە پەیوەندیەکی پتە و دروست بکەین ئەو کاتە خوێندکارەکان ئێمەیان خۆشەوە و کاتە قوتابخانەیان خۆشەوە زانینیان خۆشەوە بۆ خوێندکار ڕقی لە قوتابخانێ بۆ لێ ڕائەکە بۆ لە خۆیەتی بگاتە دەرسی پێنجەم و بڕۆ بۆ ئەمە وایە وەکارەکەی گەڕێتەوە بۆ ئێمە نەمانتوانی وەژنگەی قوتابخانە خۆشەویستکەین ئەو بەڕێزەی کە پێش من لێرە بوو بەشای خۆتان بینیتان چ پەرۆشیەکی هەبوو چی حەزێکی بۆ خوێندن هەبوو چۆن مامۆساکانی خۆشەویست بۆ لەو تەمەنەشە کاتە ئەوەی ئێمە وەک مامۆسا لە سەرمانە ئەوەیە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانمانەوە زۆر لێ هاتووبی تایبەتمەندیەکی تر مامۆسا ئەبێ زۆر ڕەوانبێژ و قسەزان بێ چکە عادەتەن خەڵکی سەرسامن بە کەسانێک کە قسەزانن لێ هاتوون و لە کاتوشێنی خۆیان قساکەن بزڵ توانای شرۆڤەکردنی باشە توانای شیکردنەوەی باشە ئەتوانێت چەمکە ئالۆزەکان سادە بکاتەوە بە خوێندکارەکانی هەتا زۆر جار ئەو ڕاپرسیانەی کە ئەکرێت قوتابیان چ مامۆسایەکیان بەدڵە هەندێکی ئاماژە بەوا کەڵێ ئەو مامۆسایانەمان بەدڵە کە بە جوانی تێمانەگەێنن خۆ نەبێ بڵێ ئێمە خوێندکارەکانمان هیچ هەست و شعورێکیان نییە درک بە زۆر شتەکەن یعنی هەندێک جار تەنها کەمێک خۆشەویستیان پێویستە لە مامۆسایەوە بەڵام ئێمە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمیەکەین خۆیستا گەر ڕاپرسێک بکرێ ڕەنگە لە 180 خوێندکار بڵێ ئێمە حەزمان لە قوتابخانە نییە یعنی مامۆستا من بیرمی ئێستش هەنێک مامۆستا هەن هەمومان ڕەنگە مامۆستایەکمان هەبوو بێ کە هەمیشە باسی بکەینەوە هەتا ڕۆژێ ئەمرین لەبەری ئەو نەتایبەت بووە چەندێک گرنگە مامۆستا ئەوها بێت وەکو ئەو سیفەتانی تایبەت باسە کرد ئەوە پێویستیە کە هەموو قوتابخانەیەک ئەوەی ئەوێ یعنی ئەگەر سەیرێکی قوتابخانەکان بکەینە بینین لەم قوتابخانەیە ئەم خوێندکارانە چەند مامۆسایان بەدڵە سەیرێکی دانەیەک توان لە کاتێکا بێ هەموو مامۆستاکان وابن لای زۆر بەشان خۆش ئەم مامۆستای ئەوەندە کاریگەر و بە درێژایی تەمەنی ئەم منداڵە کە لە منداڵیەوە هەتاوەکو قۆناغی زانکۆ ئەگاتە پیشەی خۆی هەتا ئەبێتە دکتۆر و لە نەخۆشخانەیەکە ئەبێتە پۆلیسێک و لە فەرمانگەیەکە هەر یادی چیە کاتەوە یادی ئەو مامۆستایە ئاکاتەوە کەواتە یادی ئەو مامۆستایە کاتەوە کە خراپبووە لەگەڵ ینی هەردگی هەر ئەمێنێتەوە مامۆستا هەیە زۆر جار قوتابی ئێستش باسێکان تەخڕوجی کردووەڵەکەی بینم خۆمی لێ لا ئەم لە بازارە بۆی مەرحەبایی نەکەم ئەنی وای کردووە کە تەعاملێکی زۆر خراپی کردو لەگەڵ ئەم قوتابیانەدا ڕاست دیسانەوە گەرێتەوە بۆ پەیوەندیی کە باسمان کرد بە یادگاری خۆش و ناخۆشەوە هەردووگی لە یادەوەری خوێندکارە ئەمێنێتەوە بەڵام قسەکەی من ئەوەیە کە کەمترین مامۆستامان هەیە کە ئەم کاریگەریەیان دروست کردووە و بوونەتە پێشەنگ و سەرمەشقی مامۆستاکان تۆ سەیری ئەو پۆستانە بکەن دێکجار لە فەیسبوک بڵاوکرێتەوەڵێ کام مامۆستایەت لە یادە سەرێکی ئەم خوێندکارە 18 ساڵ 16 ساڵ خوێندنی بڕیوە ناوی دوو مامۆستا ئەنووسێ ڕەنگە نزیکەی 70 بۆ 80 مامۆستا دەرسی پێوتر کەواتە ئەمە ئەیسەلمێنێک کە ئێمە پێویستمان بەچیە پێویستمان بە بۆ خۆداچوونەوەیە پێویستمان بە نوێگەریە پێویستمان بە پەیوەندیەکی باشە لەگەڵ خوێندکارەکانمان مامۆستا بە لێرە بابەتێکیش بخێنە ڕووزڵم لە مامۆستاکان نەکەین این تا چەندێک گرنگە لایەنی حکومی قوتابخانەکان ئێستا بینی ژینگەی قوتابخانەکان بە جۆرێک ڕەخساو نییە موچە نیە لێبڕین هەیە کۆمەڵێک گرفت هەیە کە ئەمە بەڕاستی هەر بۆ خۆی بۆتە هۆکارێک بۆ دواقستنی خوێندن ئەوەندەی تر تا چەندێک گرنگە ئەم کەشە مامۆستا بڕەخسێ بۆ مامۆستاژ ینی تا ڕادێک گوێنێتە ئەوە ناڵم بە تەواوەتی کاریگەری تێنەگا بەڵام هەوڵ بات کە ئەمە نەبێت هۆکارێک بۆی کە ئەو پەیوەندیە لەگەڵ قوتابیەکان تێک باە خود نتوانێت وانەکان بە باشی کاتەوە وایان کەواتە لە بەرگری لە مافی قوتابیە دێن سەر مافی مامۆستا زۆر باشە طبعا من خۆ مامۆسایەکی وانە بێژم 8 ساڵەوە بۆ 8 ساڵە چێوانە بێژم چەندین ساڵی ناخۆشم تێپەڕ کردووە بە نەبوونی موچە و کەمی موچە و کۆمەڵێک گرفتی دیکە یعنی ڕەنگە خۆم وەکو مامۆستا لە خراپترین دۆ خابم لە چاو هەموو مامۆستاکانی دیکەیە بەڵام ئەمە نەبووەتە هۆکارێک کە من سارد بوومەوە لە ئیشەکەم و دڵسۆزی منی کەم نەکردوێتەوە بۆ چونکە من دڵسۆزم یاخود دڵسۆز نەبم وەزعەکە هەراوهایە ناگۆڕێ واتە بە دەستبەردانی من لەم وەزعە لەم نوێبوونەوەی لەم باژوانەوتنەوەیە وەزعەکەم باش نابێ کەواتە ئەبێ یان ئەوەیە فشارێکی مەدەنی دروست بکرێ بۆ ئەوەی حەقی مامۆستایان بدرێ یا ئەوەتە ئێمە لە سەر ڕاستەڕێکەی خۆمان بەردەوام بین چکە لێرە ئەبێ مامۆستا شتێک بزانێت پیشەی مامۆستایی تەنها پەیوەندی بە دنیا و بە مادەوە نییە
ڕاستە مادە بەشێکی گرنگە بۆ لایەنی دەرونی مامۆستا بەڵام لێرەیە پیشەکە پیشەیەکی قیامەتیشە تۆ جیلێک پەروەردە ئەکەی خی گەورە چەندین قات پاداش شێمەتە داتەوە بە شێوەیە کە حساب بۆ نەکراوە بەراورد ناکرێت بە ئەجر و پاداشتی دنیا من ناڵم با مامۆسایان داوای مافی خۆیان نەکەن یاخود جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەم بین بڵێ نە با مامۆستایان داوای حەقی خۆیان بکەن و حکوومەتیش ئەم لایەنەی مامۆستا چاک بکات چکە ئەمە بۆ دەرونی مامۆستا بەڕاستی زۆر گرنگە مامۆستایەک ئەگەر ماڵ و منداڵی خۆی بە چاکی پێ بەخێو نەکرێەوە ناتوانێت پێداویستەکانیان دابینکە ناتوانێت بێ لەگەڵ مناڵی خەڵکییا باش بێ مامۆستای خۆی بێهیوا بکرێت ناتوانێت لە پۆلەکانە باسی هیوا بکە مامۆستای خۆی یاساکانی و مافەکانی پێشێل بکرێت ناتوانێت هەمان شت بۆ خوێندکارەکانی باسکە بەڕاستی ئێمە کە نەچوینێتە ژێر بە ئەو بارودۆخە و ئەو کاری لێمان نەکردو زۆر بە قورسە توانین ئەم قسانە بۆ خوێندکارەکانمان بکەین چکە من خۆم کەسێکی مافخرا و کەسێکی ئەوم کە دادپەروەریم لەگەڵانە نەکرێت ناتوانم هەمان شت بە خوێندکارەکانم بگەین بەڕاستی زۆر قورسە تۆ خۆت بەردەوام بێ ئومێد دەکرێت بڕۆی باسی ئومێد بۆ خوێندکارەکان زای مامۆستا ئەمەش هەر ئەم هۆکارانە شوای کردو زۆرێک لە مامۆستا نەچێتە سیمینار و ئەو ڕاهێنانانی کە پێویستە ئەنجامی بدە بەتابێت لە هاویندا ئەین دەڵێ حکوومەت موچەکەم بۆ دابین ناکات و موچەکەم تاخیرەکات و دڵ و دەروونم ئارام نییت من بۆ بچم شتێکی زیاتر فێر بووم تاوەکو خزمەتێکی ئەین زۆر مامۆستا هەیە وازانی خزمەت بە حکوومەتەکە لەبەرێکە کارمەندی حکوومەتێکە بەڵام وەک خۆ داماژت پێکرد ینی ئەو پیشێ تەنها پارە و دنیا نییە ڕاستە کاک دەنەر لێرە شتێک هەیە بێ مامۆسا تێڕوانینێکی تری بۆ پەروەردە و فێرکردن هەبێت تێڕوانینەکەوەیە کە پەروەردە ژیانە دابڕانی پەروەردە لە ناو ژیان کۆمەلگا ئەگاتە جەنگەڵستان من ئەگەر دراوسەکەم منداڵێکی پەروەردەکراو نەبێ پێش حکوومەت سبەی و خۆم باجێدەم ئەگەر خزمەکەم پەروەردەکراو نەبێ دۆستەکەم پەروەردەکراو نەبێ ئێمە هەمومان هەموو کۆمەلگا باجەکەیەدا کەسێک کە یاساکانی هاتوچۆ پێشێل ئەکا پێشەوەی حکوومەت زەرەکە هاوڵاتی زەرەرەکە فەرمانبەرێک خەریکی ڕۆتیناتە ئیشی من و تۆ دواکەوێ من و تۆ تووشی ئیزعاجی و بێزاری ئەبین نەکو حکوومەت تەسەوڕ ناکەم هیچ بەرپرسێک ڕێ بکەوێتە دایرەکان و بەو شێوەیە وەک من و تۆ چاوەڕوانی بکە کەواتە کە فەرمانبەرێک ئیشەکانی خۆی ناکە بە جۆرێک لە جۆرەکان پەروەردە نەکراوە یاخود تەواوی بوارەکانی تری ژیان ئێمە وەک خودی هاوڵاتی خۆمان زەرەرەکەین پێشەوەی حکوومەت زەرەرەکە کەواتە ئەگەر بەم شێوەیە تێڕوانیمان بۆ پەروەردە و فێرکردن هەبێ ئەوە زۆر گوێ نادەینە ئەو بارودۆخەی کە هەیە و ناچاریشین قبوڵی بکەین لە پێناو مناڵەکانمانە چونکە ئەگەر ئەم جی لە پەروەردە نەکرێ سبەی هەمان بارودۆخ و وەزع دووبارە ئابێتەوە هەمان کێشی دواکەوتنی موچە و قەیران مانە هەمووی دووبارە ئابێتەوە کەواتە ئەبێ ئێمە بە بەردەوامی کار لەسەر تاکەکانی کۆمەلگاکەین تاکێکی خاوەن وجدان تاکێکی بەرپرسیار بەرامبەر بە کۆمەلگا زۆر باش خۆمان دڵسۆزی خۆمان نەبین بەخوا کەسەوەمان بۆ ناکە زۆر جار هەنێ مامۆستا هەیە تەکنیکیکی جیاوازی هەیە بۆ وانەوتنەوە زۆرێک هێن لە ڕادە بە دەر مشارەکە ئەکەن بەم قوتابیە زۆر جار قوتابەکە دێنێتە سەر مەنەسەکە و ئەو وانەکە شی دەکاتەوە زۆر جار من بخۆشم کە قوتابی بووم ئەمەم هەر لە یادماوە کە ئەم مامۆستایە کاریگەرێکی باشی هەبووە توانوێتی کە من هەز بە بوونی خۆم بکەم و زیاتر نەترسم بێموانەیە شی بکەم و ئەمە تا چەند گرنگە هەنێ مامۆستا هەیە زۆر جار تەکنیکی جیاواز بەکاربێنێت هەر هەمیشە بەردام ئەو تەکنیکە کۆنە بەکارنێنێتەوە کە ئێمە پێی ڕاهاتوو یان زۆر جار مامۆستا هەیە لە کاتی خۆیدا کە مامۆستاکانی چۆن وانەیە و تۆ دێتەوە دووبارە ئەوە جێبەجێ دەکاتەوە هەر بۆ تاواکنی قسەکانی ئەوی ژیانی بۆ مێستا خوێندکارە بینین زانکۆی تاواکرۆ توانای ئەوەی نییە وشەیەک قسە بکە ئەمە بخۆی جی پرسیارە ڕاستی کە تۆ بۆم پرۆسی پەروەردەیە ڕۆشتی و تان زانکۆشە تاواکرۆ نەتوانی ڕای خۆت دەربڕی زۆرجارێ هەر یەکەمی زانکۆکەش من ناتوانێت بێتە سەر مەنەسە قسە بکات ترسی هەیە لێرە چەند بابەتێک ینی ئەم پەیوەندی بەم پرسیارەی بەڕێستەوە هەیە هەندێک جار ئەبینی مامۆستایان ئەڵێن ئەو سیستمە کۆنەی کە پێشووتر هەبووە زۆر باشتر بووە لەم سیستەمەی ئێستا کە ڕێگای نوێی وانەوتنەوە و تەکنیکی نوێی وانەوتنەوەی تیا بەکارهێنرێ هیچ دلیلیان هەیە بۆ هیچ دلیلەکە ڕێژەی دەرچوونە ئەڵێ ڕێژەی دەرچوون لە ساڵانی پێشوا کە بە شێوازە کۆنەکان دەرشەرحکراوە تونند و تیژیشی تیا بووە ئێستا بە وردی باسیەکەین باشترە لەم سیستمە نوێی کە باسی تەکنۆلۆژیا و هۆکارەکانی فێرکردن و ئەم بابەتانەکە ئێمە دێن لێرا پرسیارەکەکەین هەرو نمونەی کە بەڕێزت باس کردووە یەکەمی زانکۆی و ناتوانێت لە بەردەم هاوڕەکانیان قسە بکە پەروەردەی کام سیستمەیە پەروەردەی سیستمە کۆنەکەیە
مایکی تەلەڤیزۆنێک دێتە بەردەمی ناتوانێت قسە بکە هۆکارەکەی چییە؟ یان لە ناو خێزانەکە لە کۆڕ و کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیا دانیشتووە شەرمەکە قسە بکە تەنانەت ڕووی نایە ئاڕای خۆی دەربڕێ زۆر جار لە مووقفێ لە مووقفەکانە مافتە خورێ ناتوانانی داوایکەی ئەمانە هەمووی پەروەردەی چییە؟ پەروەردەی ئەو سیستمە کۆنەیە کە مامۆستایان باسی ئەەکەن دواتر دەرەجە پێوە نییە ڕێژەی دەرچوون پێوە نییە چونکە خوێندکار عادەتەن بەلەبەرکردن ئەتوانێت ڕێژەی دەرچوون چی لێ بکە بەرز بکاتەوە لە کاتێکە لەبەرکردن هیچ خزمەتێک بە توانای خوێندکارەکە ناکە و هیچ خزمەتێکیش بە کۆمەلگا ناکە کۆمەڵێک زانیاری خراوەتە مێشکەوە دواتر لە ڕۆژی ئیمتیحانە ئەم زانیاری ئەداتەوە کەواتە ئەمە نە خزمەت بە لێهاتووی خوێندکارەکە ئەکە و نە خزمەت بە کەیسەکان و کێشەکانی ناو کۆمەلگاشەکە کەواتە لێرە بۆمان دەرەکەوێت کە سیستمی کۆن نەیتوانێت خزمەت بە خوێندکار بکە بەڵام سیستمی نوێ دێ چیەکە بەشداری بە خوێندکارەکە وەکو کاکدانیار ئاماژەی پێک خوێندکارەکە بەشداری پێکە هەتا ئێستا تیۆرە نوێیەکان باسی واکە نەبێت لە وانەکەی لە 180 کاتەکە بۆ کێ بێ بۆ خوێندکار بێ لە 120یش بۆ کێ بێ بۆ خوێندکارەکان بێ ئەفو بۆ مامۆستا بێ مامۆستا قسەکەر لە 120 خوێندکارەکە لە 180 دواتر کەسێک کە دێ ئەم دوو قۆناغە بەراوردەکە ئەبێ حسابی هەردوو قۆناغەکە بکە چونکە ئەم دوانە زۆر جیاواز پێشتر لە سەردەمی ئێمە کە قوتابی بووین هۆکارەکانی سەرقاڵکردن و ئەم شتانە زۆر کەم بوو ئیشی سەرەکی ئێمە چی بوو قوتابخانە بوو بەڵام ئێستا خوێندکار دەیان وەسائیلی لەبەردەسایە سەرقاڵی ئەوانەیە ئەمانە هۆکارن بۆی کە ڕێژەی دەچون ئێستا دابەزیوە نەک تەکنیک و ڕێگانوێیەکانی وانەوەستنەوە ئەسڵەن ئەو کەمە خوێندکارش کە حەزیان لە قوتابخانەیە بەهۆی ڕێگانوێیەکانەوە ئەگەر ئەوەشی لێ دەربکەین ئەو بەدڵنیایەوە کارەساتە خوڵقی کەس بە دەوری قوتابخانەیان ناڕۆ ناکرێت ژینگەی خۆشی ماڵەوە جێ بێڵێ بۆ قوتابخانە کە زەبر و زەنگ و ڕێگا کلاسیکیەکانی تایە ینی بەجددی پێمانەوترا بێدەنگ بن عاقڵ بن لە پۆلا نابێ قسە بکەن ینی بەڕاستی بەم شێوەزە پەروەردە بوون تا ئەوەی کە تاکێکی وامان زۆر جارە خێزانە کۆنەکان ینی دایکان و باوکانمان دەڵێ تا ئەو دارە لە قوتابخانە نەما هەموو شتێک چوو قوتابی بووە ئەوەی لاتوە ڕاستە ینی وایان کردوێ مامۆستاکان بێنەوە ناچارە ناڵێم ئێستا ئەو شتە هەیە ینی لە مێشکی زۆربەی مامۆستاکانە هەیە لە لەوەتەی سیستمی پەرەپێدانی توانای مامۆستایان هاتووە قوتابخانە ئاسی دابەزیوە قوتابی ئاسی هۆکارەکەی ئەمە نییە بەڕاستی کاتم بۆ خۆی کێشەی مامۆستاکانی ئێستا بەم شێوەیە بیرکەن بسەبت کە مامۆستا بەم شێوەیە بیری کردەوە پێی وابێ بەگدانان پێشکەوتنە بەڕاستی ئەمە کارەساتە و ئەبێ ئیشی لەسەر بکرێ و ڕەنگە کۆمەڵێک مامۆستا ئێستا کە دانیشتون گوێ لە ئێمەگرن بڵێ مامۆستا هەر قسەی لەسەر مامۆستا کرد بەڕاستی ئێمە چەندێک ڕخنە لە خۆمان بگرین ئەوەندە پێشەکەوین ناکرێت مامۆسایەک بیرکردنەوەی وابێ گەڕانەوە بۆ ڕابردوو قازانجی زیاترە وەک لە ئێستا بەم هەموو تەکنۆلۆژیای شۆکە ئێستا هەیە ئێستا بۆ نمونە تاقیگە هەیە بۆ نمونە داتاشۆ هەیە کەوانەکان پێویستە کا بم شازانە بوزرێتەوە تا ڕادێک لە کوردستان بە بڵێن ئەمە هەموو شوێنەکانی نەکردەوە بەڵام مانە خۆی کۆمەڵک تەکنیکن کە لەوانەی تازەیە وانە پێوتنەوەی تازایە لە هەموو جیهاندا بەم شازە بەکارێت بۆ شێوازێکی جیاواز تا ڕادێک تەرفیش تێکەڵ بەوانەکان دەکرێت ئەمە چی دەگەێنێت مامۆستایان پێویستەکە ئەمە ڕەچاو بکەن یاخۆت ئەوەی کە باسمان لێوە کرد تەنها وابەستە بوون بە دەقی کتێبەکانەوە و تەنها وتنەوەی بابەتەکە ئەمە بێتە پێشکەوتنێک بۆ قوتابی پرۆسی وانەوتنەوە پرۆسەیەکی ئاڵۆزە لە هەمان کاتیشا هەستیارە ئاڵۆزێکی واکە مامۆستا زیاتر ورد بێتەوە هەستیارەکەشی واکە کە مامۆستا بە زۆر وریایی و وردیە و مامەڵە لەگەڵ دۆخەکەی بکە چونکە مامۆستا ئیشی پێگەیاندنی مرۆڤە ئەمە وەکو پیشەیەکی تر نییە تۆ ڕەنگەگەر بەقاڵێک فێڵت لێ بکە لە کیلۆیەک تەماتەی هەزار بکەیت بەڵام ئەگەر مامۆستا لە پیشەکەیە پەروەردەکارانە و بەو پەڕی تواناوە مامەڵە نەکات تاکێک خراپە بێ تاکێک وای لێتێ ئەبێتە کەسێکی خراپ فەیلسوفی قسەیەکی زۆر جوانە کەڵێ مناڵەکانی ئێمە لە دایکە بن نەزانن بەڵام گەمژە نین ئەو پەروەردەی خراپە منداڵەکانمان گەمژەکە کەواتە لەسەر ئەم بنەمایە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە ئەچینە ناو قوتابخانەوە ئەچینە ناو ناوەندێکەوە زۆر حساسە و ئەوە تەنها ڕێگانویەکانی وانەوتنەوە نییە کە ئەتوانێ مامۆستا پێش بخە بەڕێوەبردننی پۆلمان هەیە پلاندانانمان هەیە تایبەتمەندی کەسایەتیمان هەیە تایبەتمەندی پیشەییمان هەیە
کەرەستەکانی فێرکردنمان هەیە ئەمانە هەر هەمویان پێکەوە ئەبێ مامۆستا خۆی تیا کارامە بکە هەمووی بەکار بێنێ ئەو جار ئەتوانێت مامۆستایەکی سەرکەوتو بێ تەنها بەوە مامۆستا نابێتە مامۆسایەکی کارامە بڵێ وەڵام من وانەکەم بە داتاشۆ شەرحەکەم داتاشۆ تەنها هۆکارێکی بچووکی فێرکردنە کە ئەتوانێت تەنها بۆ پەخشکردنی ڤیددیۆ یان شتێک وانەکەی پێ ڕەونەقداتر بکە. زۆر باشە مامۆستا دەرفەت ناوەندە نەما و کۆمەڵی پرسیاری گرنگیش ماوە ینی یەکێکی دیکە لەو بابەتانی کە لە نێو قوتابخانەکاندا دەیبینین ناجەحکردنی قوتابیە بە واستە و بە کۆمەڵێک هۆکاری دیکە ئەمە چ کاریگەریکی خراپی دەبێت لەسەر ئاستی توانستی زانیاری قوتابیەکەەوە لەسەر سمعی ئەو مامۆستایش کە دوجار هەر لە نێو خانەوادە و مێشکی و قوتابێ دەبێتەوە کە ڕۆژە ڕۆژان ئەم مامۆستایە بە واستە دەری چاندووە ڕاستە لەوانەیەوە بیر بکاتەوە کە هاوکاری کردو بەڵام هەر بە شاز لە شازەکان دەچێتە بابەتێکی دیکەوە ڕاستە تاوان نووسراوێک هەیە زۆر جار بڵاوەکرێتەوە نووسراوێکە لەسەر یەکێک لە دیواری زانکۆکانی ئەفریقای باشوورە پێم وایە نووسراوە ئەڵێ ئەگەر ویست وڵاتێک وێران بکەیەوە پێویست بە بۆمب و موشک و تەکنەلۆژیای پێشکەوتو نیە تەنها وا بکە کە مامۆستاکانیان ڕێگە خۆش بکەن بۆ غەشکردن ئەو کاتە ئەندازیارێک دروستە بێت کە نازانێت بینایەک دروستکە پزیشکێک لە نەشتەرگەریا سەرکەوتو نابێ مامۆسایەکی ئاینی لە خۆیەوە بەملاو بەولایە فتوا ئەدا ئیتر وەڵحاڵ تەواوی کایەکانی ژیان پەکی ئەکە چۆن ئەگەر خوێندکارێک تەواوی قۆناغەکانی بەواستە و بە خزم خزمێنە و ئەو بابەتانە بەسەربەرێ قۆپی و ئەوانە بەسەربەرێ سیرەکەی لە داهاتووە ئەم کەسە هیچ فێر نەبووە و لە شوێنێکی گرنگ و هەسیاری شادانراوە کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئەم پەندەی بەسەرا جێبەجێ نابێ چکە نەشیا و لە شوێنێکی شیاوایە شوێنێکە کە پێویستی بە زانیاریە پێویستی بە تەکنەلۆژیا پێویستی بە فێربوونە پێویست بە خزمەتکردن ئەو ئەمانەی هیچیان نییە ئەگەر کەسێک بێ خزمێکی من بێ بە ماسە فڵانە خوێندکارم بۆ ناجح بکە یان یارمەتیدا هاوکاری بکە ئێمە دۆستی نێم شڵ مەگەر تۆ ئەتێ و دۆستایەتیەم بە شێوەیەکی دڵسۆزانە بەکاربێنم واز لەو بیرکردنەوەی بێنە چونکە ئەم بیرکردنەوەی مناڵەکەی خۆت یەکەم کە زەرەری لێ ئەەکە چونکە واکە منداڵە پشت بکاتەوە ئەم منداڵە پەیوەست نەبێ بە داوامی قوتابخانەوە من هەر ناجح بووم بۆ بچم بۆ قوتابخانە بۆ ڕێزی مامۆستا بگرم بۆ بەردەوام خەریکیکردنەوەی ئەم کتێبە بم وا ئەکا کە ئەم کەسە سقەی بەخۆی نەمێنێ و منداڵێکی لاواز دەرەچێت کێ حەزەکان منداڵەکەی لاواز بێ کێ حەزەکان منداڵەکە هەستی بەرپرسیارەتی تیانە بێ ئەم دیاردەی واستە و ناجحکردن و ئەم بابەتانە کەسایەتی خوێندکارەکە وێرانەکە کەسایەتێکی دواکەوتوی لێ دروستە کەسایەتێکی مشەخۆری لێ دروستەکە کاتە ئەگەر ئێمە دڵسۆزی منداڵەکەین ئەم پەیامە بۆ دایکان و باوکانە بەڕاستی ئەگەر دڵسۆزی منداڵەکان ئەوی واز لەم بیرکردنەوەی بهێنین وهای لێ بکەین با منداڵەکانمان خۆیان جوهد بکەن و لێرە جێ خۆیەتی دەستخۆشی لەو مامۆستایانە بکرێ مامۆستای وایە منداڵەکەی خۆی لە قوتابخانەکەیە هیچ مامۆستایەک نازانێت ئەمە منداڵی و مامۆستایە خەڵکەیە خزم و دراوسێ و کۆمەڵێک کەسی زۆر نزیکی لە قوتابخانەکەیە بەڵام مامۆستاکە نایڵێ بە هیچ شێوەیەک ئەمە دەرکەوێت لە پێناوچیە لە پێناو دادپەروەریە ئەمە ینی دیاردەیەکی زۆر زۆر جوانە جێگای دەستخۆشیە بۆ مامۆستاکان زۆر باشە مامۆستا پرسیارێکی دیکەمە بوو کە دەرفەتمان پێمان بێتوانم بێتە دوا پرسیار جیاوازی هەیە لە نێوان بەڕێوەبردننی پۆل یاخود کۆنتترۆلکردنی پۆل هەنی ئەمە دەکرێت بە یەک واتە بوتریا خود جیاوازی هەیە لە نێوان ئەم دوو وشەیەدا ئەمە دوو چەمکی جیاوازن دوو پێناسەی جیاوازیشان هەیە و وەسایلەکانیشان جیاوازە بەڕێوەبردننی پۆلواتە مامۆستا چۆن ژینگەیەکی ئەرێنی لەبار دەڕەخسێنە بۆ خوێندکارەکانی تیایدا ئەم خوێندکارانە هاوکاری یەکەکەن و کۆنتاکتێکیانێ و ڕێزی مامۆستاکەشیانەگرن بەڵام لە کۆنتترۆلکردنی پۆلە مامۆستا هەوڵی یەک ئامانجی هەیە ئەویش بێدەنگکردنی پۆلەکەیە بۆ گەیاندنی چی بۆ گەیاندنی زانیاری ئەمە کۆنتترۆلکردنە وەسایلەکانی کۆنتترۆل تووڕەبوونە هاوارکردنە کۆمەڵێک شتی ناپەروەردەیە بەڵام لە بەڕێوەبردننی پۆلا مامۆستا لە ڕێگەی پەیوەندیەکی دۆستانەوە پۆلەکەی بەڕێوە ئەبا هەندێک مامۆساواتێکن بەڕێوەبردننی پۆل فەوزا دروستەکە دەنگە دەنگ دروستەکە بەڵام لە ڕاستی داوانیە ئەو پۆلەی دەنگی لێوەنەیە پۆلێکی مردووە و خەلەلێک لە پۆلەکەیە هەیە واتە پۆلی بێدەنگ دەنگەدەنگ لەوانێ کاریگەری بە لەسەر وانەوتنەوەکە لەسەر مامۆستا دەنگە دەنگێک لە ئەنجامی بەشداری پێکردن و بەرەو پێشچوونی ئاستی خوێندکارەکانە بێ زۆر زۆر ئاسایە لە پۆلەوە ئەبێ بەڕێوەبەری قوتابخانەکان ئەمە قبولکەن بەڵام لە سنووری خۆیان بەڕێوەبردننی پۆل مانای بێسنووری نییە بەڵکو بەڕێوەبردنێکە کە تیایدا خوێندکار هەست بە ئارامی بکە و بەویستی خۆی بەشداری وانەکە بکە
و ژینگەیەکی لەبار ئەڕەخسێنێ و ئاخرشت کامێ لە کۆنتترۆل و بەڕێبردنا باسیکەمەوەیە لە کۆنتترۆلکردنی پۆلە مامۆستا تەنها زانیاریەکەێنێ بەڵام لە بەڕێوەبردننی پۆلە مامۆسا هەم زانیاری ئەگەێنێ هەم قەناعەتی خوێندکار ئەگۆڕێ هەم لێ هاتووەکانی زیاتەکە خوێندکارێک بەشداری پێکە کە توانێت قسەکردنی مامۆستا ئەمەی تر کاتمان نەما دواپەیام و لە ئاخیریشە ئاماژێکی کورد بەوە بکەیت کە بائیتر وەکوی کە ئێمە دەستمان لە حکوومەت شۆردۆ بائیتر مامۆستایان خۆیان ئەعتیمادکەنە سەر ئەوەی کە خۆیان پێش بکەون و بەشداری سمینار بکەن خود بکەن بۆ ئەوەی کە شێوازەکانی وانەوتنەوە فێر بکەن لەبەرەوەی بەڕاستی لە ئێستا دیزاین دنیای خوێندن زۆر فراوانە شێوازەکانی وانەوتنەوە زۆر فراوانتر بووە واللهی دواپەیامم پێم خۆشە بۆ ئەوە بێکە تکا ئەەکەم لە مامۆستایان ژینگەی قوتابخانەوە لێ بکەن زۆر خۆشتر بێ لە دەرەوە ئەگەر ئەمە نەکەن منداڵەکانمان لە قوتابخانە دوورەکەونەوە و ئیسپێرن بە دەستی قەدەر و پەنابەخوا بەڕاستی ئیسپێرن بە کافتریا و بە جادە و بە کۆمەڵێک کشتی لەو بابەتە و بەرپرسیاریشن لەمە و نابێ مامۆسایان بە هیچ شێوەیەک ئەو دەرفەتە بخڵکێنن کە خوێندکارەکانمان دوورکەونەوە و هیوادارم لە ڕێی کتێب خوێندنەوە سیرکردنی ڤیدۆ بەشداری خولوسی بینارەکان تواناکانی خۆیان پێشخەن و خۆشبەختانە الحەمدولای ئێمە سبەی دەورەمانێت ڕێژەیەکی زۆر لە مامۆستایان کە بۆ مامۆسانی وانە بێشمان کردوێتەوە سوپاس بۆخوا ڕێژەیەکی زۆر بەشداری کردووە کە جێی دڵخۆشیە بەڕاستی بەڵێ بێ بەرامبەر هەروە خزمەتێک بە مامۆسایانی وانە بێژ و ڕەچاوکردنی بارودۆخیان پشت بەخوا لە سلێمانیە ئینشاءڵڵا ئەوەی لە توانامان بێ ئەخێنەگەڕ بۆ ئەوەی تواناکانیان پێشخن وە بەڕاستی جێگای خۆشحاڵەیە کە بەو شێوەیە گەرمە پێشوازیان لە پرۆژەکەی ئێمە کردبانی دەست پێەکە ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکە هەر لە ڕێ ئەکاونتی خۆمەوە بە یاخود گروپی مامۆسایانمانێت سوپاس بۆ خۆی گەورەیەکێکە لە گروپە هەرە دیارەکان کاڵمانداوە تەنها بابەتی زانستی تا بڵاوکەنەوە تایبەت بە مامۆستایە زۆر سپاس بۆ بەڕێز ئەحمەد ڕاهێرەر سپاس بۆ وتەکانە مامۆستا کردین ئەمڕۆ لە پەیامی ڕۆژە هیوادارین سپاس بۆ ئێوەشماندوونە زۆر سپاس بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. بابەتێکمان هەیە کە کاری دەستیە پێشنگایکی کاری دەستیە بەڵازان لە سلێمانی ئەو کارمان ڕامیان عوسمان ئامادەی کردووە پێکەوە بینەری دەبین. پێشەکی بەخێربێن سەر چاوەکانم بۆ پێشنگاکەمان ئەمڕۆ ئێمە لە سەرای ئازادین چەندین گروپ بەشدارە لەم پێشنگایە ئەم پێشنگایە بە هاوکاری ڕێکخراوی برەودانی گەنجان بە ئەنجام گەیشت زۆر سپاسی هەر ڕێکخراوە هەر لایەنێکی ترەکەین کە بتوانێت پێشەکەم بۆ بکاتەوە ئێمە وەکو دەستڕنگینان کۆمەڵی ئاواتمانەیە لە ڕێگەی ئیشەکانمانەوە ئاویش ئەتوانین نیشانی بین و من بەش بە حاڵی خۆم 16 ساڵم کە خەریکی ئەو ئیشەم کە هەڵکۆڵینی لەسەردار
سوپاس و سەنا بۆ پەروەردگار تاکو ئێستا توانیمە چ پێشنگای تایبەت بە ئیشەکانم کەمەوە لە دەرەوەی وڵات و لە ناوەوەی وڵاتیش لە هەموو شار و شارۆچەکانە من جێگەی دەستم دیار بووە ئیشەکانم بریتین لە نووسین بەدار لە سەردار ئەم ئیشەی ژەگەڕێتەوە بۆ 30 سەدە لە نێو کووردا ئیشەکەمان فول کوردیە مڵکی دەتەوەی کوردیە ئەگەر چی وڵاتانی ئێستا بە ئامێری پێشکەوت لەسەری ئیشەکەن بەڵام وەکو مڵکی ئێمەیە و ئیشەکانش بریتین لە سردنەتەوەیەکان لە بەندی پێشینان ئەو ئیشانن کەوا ئەو نووسینانە کە ئەمێننەوە من هەستاوم لە نێو کتێب دەرمێناوە خصوم لە سەردار کە دەربکەوێت لە ماڵانە لە شوێنان هەڵی واسن. ئەم کاتان باش بە خێراتنی کەناڵی پەیامەکەین زۆر بەخێر بن سەر چاومان من وەک سەرۆکی ڕێکخراوی ئامێزی شاهانەیەگەر لەگەڵ 3 ڕێکخرا و گروپێک کە بەشداریمان کردووە نزیکەی 50 مێز بەشداری کردووە ئەم 50 مێزە پێک هاتووە لە خەڵکی شاری سلێمانی و دەوروبەری باتە هەموو خەڵکی سلێمانی و دەوروبەریەتی خەڵکی بیانی و شوێنی ترمان لەگەڵان نییە کارەکانیشمان کاری دەستیە کاری متومیر و باڵێن کارە دەستەکان بەعام و خواردنی خۆماڵی و کردەواری کەلەپوریەکان و شتە شیرنەمەنیەکان هەموو بەشەکانی تێدایە هەمووی بەدەست و پەنجەی خانمە دەزڕەنجینەکانی شاری سلێمانی و دەوروبەری سلێمانی دەزڕنجینەکانی خۆیان بەکار هاتوو و نەخشاندویانەوە ئەم پێشنگایە 2 ڕۆژ بەردەوامە بێت برای بەڕێزم کاک میوان سەرپەرشتی ئێرەی کردووە کە خۆی سەرۆکی ڕێکخراوەکە 2 ڕۆژ بەشداری بێت لە 10 بەیانیەوە تاکو 6 ئێوارە. سەرەتا بەخێر بێن من ئیج لەسەر ئەم بەردە گران بەهایە ناکەم هەنێکیان بۆ ئەکسسوارات بەکارێنم و هەنێکشیان هەر بۆ زیینە دادرێت بۆ فرۆشتن ئێستا ئەمەمان هەیە ئەمە کوارتزی پێڵەن ئەمە نرخی $100 ئەم بەردانە زیاتر لە دەرەوەی وڵات ئۆردەرەکەم خزم و کەسم لەوێن بۆ مەنێرن واللهی بیزەبت ناڵم هەرێکی لە وڵاتێک هیچی یعنی سابت نیە بەڵام هی فڵان وڵاتێنم بەڵێ هی لە قوڵایی زەویان هەنێکی لە ئەشکەوتە هەنێکی لە قوڵایی زەویا دەرێن ئەمەیان سترینی پێڵن ئەمە نرخی 45,000 ئەمە هەر بۆ زیینە دادرێت هەشمە بچووکە کونم کردو وەکو ئەکسسوارات خانمان بەکارێنن خۆی ئەمە ناو بەردەکەیە کە بەردەکە ئەشکێنن بەردێکی گەورەیە پارچە پارچەی تر ئەمە دیوی بەردەکەیە ناوەی بەردەکە ئاوێستە بۆ نمونە وکو ئەمە بەردێکە لە تکراوە ناوەی ئاوایە ناوی بەردەکە بەڵە خۆی سروشتی بەردەکە وایە بەڵێ ئەم مۆرە ڕەنگ نییە بەردی ئەمە تێستی پێڵن ئەمی شەری قوڵایی زەویە ئەمە زۆر چی پێڵن ئەمە تێست بەڵێ ئێستا هەر لەم بەردەیە ئەم جێمۆمە دروست کردووە ئەمە خۆ دروست کردوانی ئەو پارچە مۆرانە و لێ کردێتەوە ئەجا ئێستا هەر کردوشمە بە ئەکسسوارات بۆ ملوانکە ئەمەتە هەر ئەو بەردەیە کونم کردو خانمان بەکارێنن لەسەرم ساعتانە شەکەم کاتژمێرانە ئەمە کاتژمێری قورمیشی سویسری پێڵەن تەمەنی کاتژمێرەکە زیاتر لە 45 ساڵە زاخاوی ئاڵتونە ئیتر قایش و شتی نەماوە بن بە مرواری ئەسڵ ئاو دیزاینم بۆ کردو ئەو کاتی ئیسفادەی لێکەین ئەلەم بەردەگرانبانە هیچی فرۆشتووە لەو ماوەیکە لێرن بەڵێ زۆر حەزی لێیەتی خەڵک چیە زۆر سەرسامە پێ و معجیبێتی بەڵێ زۆرم لێ فرۆشتووە تر چی ئەمەیان ئەمە بەردە ئەمەیان یا ئەوەی تر مەرجانی بەحرە ئەمە مەرجانی بەحرە لە ناو بەحرە پێڵن مەرجانی بەحر هەر خۆی لە ناو بەحرە خۆی ڕوەگ نییە ئەڵێ حەشەرەیەکە هەنێکە زۆزانێ ڕوەکە بێ بەبەرد
بەس حەشەرەیەکە سابتە لە ناو ئاوا تر دوای وەکو بەردی لێت بەڵێ ئەمەی تر ئەمەیان ئەمەشیان هەر سترینە هەمان بەردە ئەمی شەری ئەشکەوت و ژێر زەویە باشە ئەمانە چۆن ئاگا بەدەستان خۆتان دوای جوانکاری تیاکەن یا هەر ئاوایی هەڵ نەوەڵا هەر ئاوایەتر بەردەستمان هەنێکی زۆر گەورەیە ینی سعرەکەی زۆر گرانە من ئەچم لە تیەکەم ئەوەی زۆر وردەبێ بۆ ئەم لوانکانە بەکارێن کە پیشانەمای ئەوەشی کە گەورەیە هەنێک بۆ زیینە دایانێن هەنێکشی ئیسفادەی لێکم بۆ ئیکسسوارەتەکان. زانێکێکی تر لەو ڤیتیانی کە هەمانە سەبارەت بە گەڕێکێکی مێژوویە کە شوێنەوارێکی تایبەتە وەک دەزانین شوێنەوارەکان لە هەموو جیهاندا گرنگێکی زۆری پێدەدرێەوە ئەپارێزرێ وە سیمارێکی کولتوری دەبەخشێت بەو شارە بەو گەڕەکە بەو شتانی کەماونەتەوە و لە هەموو جیهاندا پارێزگاری لە دەکرێت و بە شتێکی جوان و سەرڕاکێش سێر دەکرێت. هۆنیە لە تەواوی جیهاندا ینی ئەو وڵاتە و حکوومەتە گرنگێکی زۆر تایبەت دەدەن بەو شوێنەوارانەی کە مێژوین چونکە ئەمە مانەوەی مێژووی ئەو وڵاتێ مێژووی ئەو گەڕەکانەیە یەکێک لەو گەڕەکە دێرینانە لە شاری دۆک کە تاوەکو ئێستا مێژوویەکی دوورودرێژی هەیە و ماوەتەوە و پێدەچێت حکوومەت و پارێزگاری ئەوێژ گرنگی بەم ناوچێ بدەن و بێڵن بۆ شوێنەوارە مێژووی خۆی بمێنێتەوە. زۆربەی شوێنەوارەکان خەریکە نامێنن بۆ زۆر گرنگە کە گرنگی بەم شوێنانە بدرێ سیمایەکی جوانتر بە شار و بە کللتور زۆر لەم گەڕەکە مێژویانەدا لە فلیم و سینەما و ئەو بابەتانەدا بەکاری دێنن بە تایبەتی وڵاتی ئێران کە چەندین شوێنەواری مێژووی هەیە و پارێزتویەتی و بۆتە جێگەی سەرڕاکێشانی وڵاتانی دیکە بۆی کە لە ڕێگەی ئەو مێژووە یاخود لە ڕێگەی ئەو گەڕەکانەوە کە هەیەی فلیم و سینەمای تایبەت بەرهەم دێنێ پێکەوە بینەری ڤیتێک دەبین لەو بارەوە بینەری دەبین. دووکە من باژێڕێ من بتەیشادە دلێ من دووکە من باژێڕێ من بتەیشادە دیروکە دووکی گەلە کۆکەبنەوە کە ئەو کەسە حکمل دووکردنەوەی ئاخشاندۆ بووە چرخە دوێ زۆینی و ئاخشاند و کەسانێک بوو دەسەڵاتێک دووکی کرد جێوی شندوخۆن و کا بووە وەکی زۆڵگاکل گرێ باسێ پاسێ یعنی گوارگرتنە خیکێ وەزۆڵگاکل گرێ باسێدانە بوو هەر کەسێکل نەڤبەرە کوردستانە باکوور و لەڤەرن باشوور نەڤەرە عێراق بێنە بچن دەردووکی ڕاهێن و چند دۆخیکەکێ چ دووک ژێوەرگەوێ ئەو هۆک 2 کیلو بووینە 2 تەغۆر بووینە 2 گینێک بووینە حەتۆنێکە نەهاتیە دیارکردن. دووکت کەفن تا گوندێکی گەلێکی بچیک بووە ساڵ 1950 دووکی بووە ناحیە 1970 بووە قازا 1960 هەیە بووە پارێزگا. وتكافن ده سه تاخ سرکل دوی که هبون تاخ اوکی شونه تاخ کریستیان هر واسه تاخ شل جی گل ویره هبون و تاخ حمام جه آواهی پارزگاه دوی که نکل ویره اف جهنو که عمل دبجنه تاخ مسیحیه آن تاخ کریستیان آن تاخ فلا دکویت سنتر باجر دوی که حتی نکجی گلک شینوارد کفنی الوی تاخی ماین و همشین بجین کفترین تاخ الپارزگاه سنتر باجر دوی که اف تاخ حتی نکمای و شینوارد وی آواهیت وی حتی نکمای و حتی نکجی زور جه داخل نهات یا نیجان کرن نهات یا سخبر کرن ابتنی هات یا مای کو اوجی اگرین کو بیناسازگاه یا بهزه و دوروبرن دیروکا وی تاخ دزاورتن بو 300 سالا پتر اگر پتر جینه بی دوروبر 300 سالا اف تاخ شینوارد وی تاخی حتی نکمای نجی و حتی نکجی ویره بردوامه و حتی نکجی گلک خونیت وی تاخ دوروبر پنجیا مای نوکی خو و حتی نکجی نهاتین حرفات نازك وناس دارو كوكي دوه كامل وعيدو
ام حسكين اف جهد مكا اف شينور اف اوهد كفن دوك من بين باراستن نهينا هرفاندن ونها كسك بهتن كوداس كوريل تدابكتن انج مرما خويا بازرگاني بيتن مرما خويا گشت گذاري بت مرا طيبت مرما مفاي خوب گهينته وكارتكرن ميجيا دوك بيتن ام حسكين اف شينور اف پشتوانيا و ناسنامه دیروکا باجر دوکی هم هست که وکی هر کسی که بیانی بهت سردان وان جهت شینواری به نکن که باقش کنو نیجان کنو هر وسط تا پارک کل دارو برای توی چکن هر وسط آوه که من تافگه که دارو برای توی چکن که خلک دوکی جو کسانت بیانی جو بهن سردان وان جهاب کن ئازان و خۆشەویستان شاعیرێک لە هەڵەبجەیە کە من بەرهەمی خۆی بڵاو کردووەتەوە هاوکارمان سامان فەتاح لەو بارەیەوە ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. هەرچەند ژیان جەنگەڵێکە پڕ لە ترس و تاریکیە بەڵام ئێمە بێباکین و دڵمان کانگای ڕووناکیە هەر کات بینیت کە سەرکردە پیرۆزتر بوو لە ناوی خوا لە نیشتمان حیزب دەنگی دلێرتر بوو لە دادگاکان لە حکوومەت لە پەرلەمان هەر کات بینیت پارە و سامان خۆشەویست و شیرینتر بوو لەگەل لە خاک لە خوێنی پاکی شەهیدان هەر کات بینیت بڕوانامە گرنگتر بوو لە معریفە و عیلم و عیرفان کچە مۆدێل بەڕێزتر بوو لە بیرمەند و خاوەن هزر و ڕۆشنبیران هەر کات بینیت کە زانای دین ڕاوەستا بوو دەستە و نەزەر لە دیوەخانی بەرپرسان دنیای لەلا بەچێشتر بوو لە چێژی حەق لە قیامەت و لە ئیمان هەر کات بینیت درۆ لە ڕاستی جوانتر و نیفاق ماڵی گەرمتر بوو لە لانەی پاکی دڵسۆزان ئەو کات ئەڵێم فەرموو بەڕێز بەخێر هاتی بۆ کوردستان شەوانێ بوو بە پەنهانی بە دڵ ڕوومان لە خودا کرد بەبێ هەستی هیچ مرۆڤێ نوێژمان کرد و کوڕنووشمان برد سەرەتا زۆر سوپاسی جەنابتان ئەەکەم کە ئەمڕۆ زەحمەتان کێشاوە و سوپاس بۆ بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و لاوانی هەڵەبجە کە ئەمڕۆ ئەم دەرفەتەیان ڕەخسان کە بتوانم وەکو شاری هەڵەبجە یەکەمین جار کتێبەکەم لەوێ چاپ بکەم و کتێبەکەم بە ناوی ڕووی دۆمی بێدەنگی کە کۆمەڵێکە لە شیعرەکانم لە شیعرەکانی ساڵانی ڕابردوو ڕاگوزەرێک بەناو ئەو خۆشیەکان و ناخۆشیەکان و هەموو ئەو شیعرانم لە دووتوی کتێبێکا کۆ کردوێتەوە و ئەمڕۆ لێرە هەم وەکو کۆڕێک ساز کراوە و هەروەها لێرەش پێشکەشی ئامادەبوانی بەڕێزیەکەم بەڵێ بەشێک لە شیعرەکانە خوێنمەوە کە لە هەر بابەتێک واتە هەم لە بواری نیشتمانی و هەم لە بواری ئاینی و لە بواری کۆمەڵایەتی و لە هەر بەشێک نمونەیەک ئینشاڵڵا پێشکەشی ئامادەبوانەکەم بەڵێ زۆر ڕێژەیەکی زۆری کێشم هەیە لە شیعرەکانم بەڵام ئەمە وەکو یەکەم دەستپێک ئینشاڵڵا چەند بەرهەمێکی کەشی بەدوادادێت ئێستا حالیەن هەر ئێستا بەرهەمێکم ئامادەیە بۆ چاپ ئینشاڵڵا لە داهاتوە چاپێکەمەویش بەڵێ ئەمە یەکەمین بەرهەمە سەمای ئەوینی بۆ ئەەکەین ئەو گۆرانیەی کە زۆر سەختە کرێت زۆر سپاس بۆ هەموو لای دۆستان و بینەرانی ئێمە بەم شێوازە
بەڕێوەبازە پامی ڕۆژین ڕۆمان پێشکەشکردن هیوادارین سەرجەم ڕگە بابەتەکان بەڵی ئێوەی ئەزیز و خۆشەویست ببێ و توانی بێت چان کاتێکی باش لەگەڵ ئێمە بەسەربەرن و ڕۆژتان پڕخێر بێت هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ.